بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بە تایبەت بەرنامەی میهری ڕەمەزان. سڵاوێک بەقەدر گوڵەشلێرەکانی باڵەکایەتی جوان بێت لە ئێوەی ئازیز و خۆشەویست. عزیزانم خۆشحاڵین، خوای گەورە دەرفەتی پێبەخشین ئەم شەویش لە خزمەت ئێوەیە بەرنامەیەکی نوێ بە هەگبەیەکی پڕەوە پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین. سەرەتاش دەپاڕێنەوە لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەتی ئەم چەند ڕۆژەی کە لە ڕەمەزان لێمان ڕابورد، خوای گەورە لێمانی قوبوڵ فەرموو بێت بە باشترین شێوە، هەلە زێڕینەکانمان قۆست بێتەوە وەکو لە بەرنامەکانی ڕابرد و باسمان کرد. ئەم چەند ڕۆژ و شەوەی کەماوە لە بەردەمان خوای گەورە تەوفیقمان بدات، خوای گەورە کار ئاسانیمان بۆ بکات کە بتوانین زیاتر با بڵێین چاکە و کردەوەی باشی تێدا بکەین و زەخیرەی تێدا کۆ بکەین. ئەم شەویش لەگەڵ هاوکارم جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە میهری ڕەمەزان پێشکەشەکەین و بڕگە و بابەتەکان ئەناسێنێت. سپاس کاکدانا. ئازیزان و خۆشەویستانی میهری ڕەمەزان، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت، تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژی هەموو لایەک قبوڵی دەرگای حەق بێت ئینشاءڵڵا. ناوڕۆکی بەرنامەکەی ئەم شەومان دیارە تەوەرە سەرەکیەکە باز لە گەورەی ڕەمەزان دەکەین، یاخودە وێستگە گرنگ و گەورانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەن. میوانێکی تایبەتمانەیە لەسەر ئەم پرسە دەوەسین و قسە دەکەین. جیاواز لەمە ئەم شەو بەرگە جیاوازەکانی دیکە کە هەمانن خوانی ڕەمەزانمان هەیە، ڕۆژووی تەندروستمان هەیە، پرسیار وەڵامی ئێوەمان هەیە کە لە ئێستاوە چەند هاوڵاتیەک لەسەر هێڵی تەلەفۆنن. واروەها پیشە و ڕەمەزانمان هەیە کە هەندێک توێژی تایبەت هەن کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەبێت دەست لە پیشەکەیان هەڵنەگرن، کە ئەمڕۆ باس لە جووتیاران دەکەین کە لە مانگی ڕەمەزاندا سەرقاڵی کاری جووتیارین. بۆیە لەگەڵمان بن تا کۆتایی با خزمەتتان بکەین. زۆر باشە، ئێستا دەچینە لای پەیوەندی تەلەفۆنیەکان و پرسیارمان ئامادێ بۆ ئێوەی بینەری ئازیز و خۆشەویست. پەیوەندیمان ئەگەر لەگەڵای چێمان لەگەڵ یەکەم کاکدانا کاک محەممەد وەلی لە ئاکرێەوە. کاک محەممەد، سڵاوی خوای پەروەردگار لێبێت، ئەم کاتت باش، تاعەت و عیبادەتت قبوڵ بێت. السلام عليكم. عليكم السلام. عليكم السلام ورحمة الله. رامەکەتان لێ دەکەم یوەسەرکەوتان مەدەخواز. زۆر سپاس. کاک محەممەد، پرسیارەکەمان ئەمەیە، لەسەر شاشەی پەیامیش دەرەکەوێت، چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێ دەکات؟ وەکوها الحەمد لله رب العالمین، وانە؟ چەند سوورەت بەم شێوازە بە وشەی ئەلحەمد دەست پێ دەکات؟ چەند؟ سێ؟ واللهی سەوتەکەی لای میش وازح نییە، ئەگەر سەوت بەرزکەیتەوە کاک محەممەد عەزیز نەبێ؟ پێنج سوورە. پێنج یا سێ؟ پێنج سوورەت. پێنج سوورەت. پێنج. زۆر باشە کاک محەممەد، سپاس بۆ پەیوەندی. تێژ نەگەی توش. کاک محەممەد جان بەوازحی چەند؟ کاک محەممەد وەلی پێنج یا سێ؟ مامۆستاجیان پێنج سوورە. منیش وتم پێنج سوورەت. مامۆستاجیان پێنج، بەڵێ بەڵێ پێنج. باش، دەست خۆش بێ، زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئێمە ئیرفۆنێکمان لە گوێچکەیە، لێرەوە ئاگامان لە برایانی کۆنتڕۆڵەکە قسەمان لەگەڵەکەن، یەک گوێچکەمانەمێنێتەوە ئەوەی کە جۆمان لێەوە بێت، جاریوە سەوتی پەیوەندەکانی ئێوەش کزە، بۆیە داوای لێبوور نەکەین ئەگەر باش لە ئێوە حاڵی نەبین هاوکارمان بن دەنگ هەڵبڕن. جا زۆرترین گرفت لەوەی هەوەیە زۆر جار ناوێکت پێ دەڵێن لە بینی ئەوەی کە ژن بێ ئافرەت بێ یاخۆت پیاو بێ، ئەوە زۆر کاک فڵان دادێ، ئەڵی دادە فڵان کاکە، زۆر لەسەر ئێمە قورس دەوەستێ بەو شێوازە، بۆیە داوای لێبوورنتان لێ دەکەین. پەیوەندی دووەم عەبدوڵڵا خالیل لە ڕانیە. کاک عەبدوڵڵا، سڵاوی خوای گەورە لێبێت، وەم کاتت باش. کاک عەبدوڵڵا گیان، سپاس دەکەین. زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان. ئەچینە لای پرسیارەکە، چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێ دەکات؟ پێنج سوورەت. چەند؟ پێنج سوورەت. پێنج سوورەت. دڵنیایت؟ بەڵێ. کاک عەبدوڵڵا، لەسەر زانیاری خۆتە یا پشتبەستنە بە پەیوەندی تەلەفۆنی پێشوو؟ لەسەر زانیاری خۆ.
باشە دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەگەر پەیوەندیەکی ترمان لەگەڵا بێ فەهیمە کەرەم لە کەرکووک. خات و فەهیمە سڵاوی خوای گەورە لێبێت ئەم کاتت باش تاعاتت قبوڵ بێت. ئەم کاتتان باش. هەموو کاتێکت باشتر بۆ تۆ خات و فەهیمە تەلەڤیزیۆنەکەت کەسکە لە ڕێگەی مۆبایلەکەەوە گوێ لە ئێمە بگرە. بەڵێ. پرسیارەکەمانەوەیە خات و فەهیمە چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێ دەکات؟ پێنج کەڕەت. 5 کەڕەت یا 5 سوورەت؟ مەبەستی 5 سوورەتە. پێنج سوورەت. زانیاریت هەیە یان ئەو پەیوەندیانی ترکەوەیان تو تۆ ژواڵیت؟ زانیاریم هەیە بڵێ. باش ئێمە 5 سوورەت بۆ تۆ نووسین. لە هەولێرەوە پەیوەندیەکی دیکەمان من جۆم لە هیچ شوێنیە. ڕزگار ستار لە هەولێرەوە. کاک ڕزگار سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش. سڵاوتان لێبێت دەوارتان باش. زۆر سپاس. زۆر سپاس کاک ڕزگار ئەگەر لە پرسیارەکەمان هەیە؟ وڵای ئەگەر دووبارەکەی زەحمەت دەبێت. باش چەند سوورەت لە قورئانی پیرۆزدا لە سەرەتاوە کە دەست پێیەکات دوای بسم الله الرحمن الرحیم بە وشەی الحەمدولله دەست پێیەکات یان الحەمد با بڵێن؟ وڵاهی زانیاریم نییە. برادەرە لە پێشە من پۆزان پێنج سپۆرتیان دا پێنج بێ. وڵا ئەوان پێنجیان وتووە ئیتر خۆ مەرجنی ئەوەی ئەوان ڕاست بێ ڕاستی و لەوەشە چێ ڕاست بێ. با سێ بێ. کاک ڕزگار ئەڵێ هەموو شتێ بە کۆمەڵ خۆشەوانیە؟ وڵاهی نازانم لێوان ئەگەر من سێ اختیار تێمێ. اختیار بدەنێ یعنی باش من هاوکاری دەکەم. یعنی تۆزێک هاوکاری دەکەم 3 5 7 سێ پێنج حەوت. بەڵێ. وڵاهی با حەوت بێ. 5 بێ؟ حەوت. با حەوت بێ. باش. بەڵێ. باش. دەی خوال لەگەڵ بێ. خوا لەگەڵ بێ کاک ڕزگار. لە کەلارەوە خاتووەڤین ئەسعەدمان لەگەڵە. خاتووەڤین سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. خاتووەڤین بەڵێ. سەلامی خواتان لێوێ. سڵاوی خوا لێەوەش بێت. ڕێزای مانگی ڕەمەزانتان لێکەم. خوای گەورە نوێژ سەعاتان قبوڵ کردی و برا بەڕێزەکەم. زۆر سپاس ئامین لە جەنابی شت. خوای گەورە یارمەتیتان بدا و سەرکەوتوی دنیا و قیامەت ئینشاءالله. 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 ئەگەر لە پرسیارەکەمانەیە خوشکی من؟ بەڵێ برای بەڕێزم بەڵێ. وەڵامەکەی؟ 5 ساعت برای بەڕێزم. 5 بەڵێ بەڵێ. تاکیدی؟ زانیاریت هەیە؟ بەڵێ. باش 5 بۆ تۆژە نووسین خوال لەگەڵ بێ ئەخوا. ئامانەتی خواوەم خواتان لێ. خوال لەگەڵ خوال لەگەڵ بێ خاتووەڤین. دەچینە هەولێر محەممەد مەسعودمان لەگەڵ. کاک محەممەد سڵاوی خوال لەبێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. نوێژ و ڕۆژ و تاعات قبوڵ بێت. ئەگەر لە پرسیارەکەمانەیە؟ بەڵێ. وەڵام؟ چەند؟ 5. با 5 بێ 5 بۆ تۆ نووسین دەست خۆش بێ ئەخوا. دەست خۆش بێت. بینەرانی عزیز دەمەوێت شتێک لێرە لەسەر پرسیارەکانمان و ئاسانی و سادەیی پرسیارەکانمان بخەمە ڕوو بە ئیجازەی کاکدانا. فەرموو. هەندێک خەڵک باوەڕێن وایە پرسیارەکانمان زۆر ئاسانن. بەڵام ئەگەر ئێستا هەرێکە سۆ لای خۆمانەوە سیر بکەین ڕوکنەکانی ئەسڵی دین چییە کاکدانا؟ ئێستا لە منداڵەکانمان بەپرسە دەیزانن؟ دیانی جاران کە هەر کامێکمان دەچوونە حوجرەکان و مزگەوتەکانمان ئەسڵی دینیان پێدەوتین. ڕاست. فەرعی دینیان پێدەوتین. ئێستا لە منداڵەکانمان ئەمانە گەر بپرسی ڕێژەیەکی کەم لە منداڵەکانمان کە چوونەتە ناوەندیش ڕەنگەمانە بزانن. بۆیە گرنگ نییە پرسیارەکانمان چەند ئاسان بن. گرنگەوەیە لە مێشکمانە زانیاریەکان قورئانین بمێنێتەوە لە خۆمانەوە بۆ منداڵەکانمان. بۆیە هەندێک خەڵکن کە لە ئەساسا ڕەنگە هەر بە هەموو قورئانیش ڕازی نەبن. ڕخنەیەوەمان لێ دەگرن کە بۆچی پرسیارەکانمان هێندە ئاسانن. موهیمەوەیە وەکو بیرخستنەوەیەکیش بێ هاندانێکە کە ئەم زانیاریە نەی ناو قورئانی پیرۆزەر چەندە ئاسانن. موهیمەوەیە لە فکر و خەیاڵ و مێشکماندا بە بەردەوامی بمێنێتەوە. ڕاستە چینە لای پەیوەندێکی تر لە کەرکووک نەسرین عومەر. سڵاوی خوال لەبێت نەسرین خان. باتەوە بۆ ئەم بەرنامە ئینشاءڵڵا. زۆر سوپاس. ئینشاءڵڵا بۆ ڕان پرسیارەکە با 5 بێت. 5 بێت.
بەڵێ زانیاری هەیە؟ خۆی گەورە بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا هیوادارم خۆی گەورە لێتان ماسی بێ خۆی گەورە ئەم بەناوە بکاتە خێر و بەرەکەت بۆتان ئینشاءڵڵا. ئامین ئینشاءڵڵا. زۆر سوپاس دەستخۆش بۆ پەیوەندەکەت پێنجشمان بۆ تۆ نووسی. سلام علیکم. عەلەیکم عەلەیکی سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتوه. لە تەکیەوە عەبدوڵڵا فرێدونمان لەگەڵە. کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش. کاک عەبدوڵڵا سلام عليكم. عەلەیکم سەلام وەرەحمەت الله. عەلەیکم سەلام بەخۆشی بەرنامەکەتانێتم هیوادارم سپاس کاک عەبدوڵڵا گیان. لە تەمەنت چەندە؟ تەکی کاکەمەندی یان لە تەکی جەباریت؟ تەکی کاتەمەند. تەکی کاکەمەند. باشە کاک عەبدوڵڵا تەمەنت چەندەیە؟ تەمەن 13 ساڵم. 13 ساڵ خۆی گەورە بەرەکەت بخاتە تەمەنتەوە. خوا سەلامەتی. یاخوا بێوی. ئاگات لە پرسیارەکە هەیە؟ نەوەڵام. چەند سوورەت وڵا خەریب ژمارەکەی بڵم. چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێیەکە کاک عەبدوڵڵا؟ 5 سوورەت. وڵا ئەو تۆ لە منیە پرسییان وەڵام مەیتەوە؟ بەڵێ؟ وەڵام مەیتەوەیان لێمە پرسی؟ پیان چیناتوە چەند جار بە وشەی ئەلحەمد هاتووە. باش 5 بەڵێ. باش ئێمە 5 بۆ تۆ نووسین. زۆر باشە دوایین پەیوەندی وەردەگرین. خات و سۆزان عەباس لە کەلارەوە. خات و سۆزان سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش. سڵاوی خوا لێوەش پێم کاتێوەش باش. زۆر سپاس. کەمێ سەوت بەرزکەرەوە خات و سۆزان. زۆر قادێستە باشە. وڵا تا سەوت بەرزکەیتەوە باشتردا دەکەیت. پرسیارەکەمانەوەیە چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێ دەکات؟ با 5 بێ ئینشاءڵڵا. با 5 بێت واتە لەسەر زانیاری هاوڕێیانی پێشوو کە تەلەفۆنیان کرد. نا هەندێک زانیاری مە ئینشاءڵڵا. باشە خات و سۆزان. 5 بۆ جەنابتە نووسین. سپاس بۆ پەیوەندیەکەت خات و سۆزان. بینەرانی عەزیز لە ئێستایا لە کاتژمێری یەکەمی بەرنامەکەماندا پەیوەندی تەلەفۆنەکانمان ئەمانە بوو. لە کاتژمێری دووەمدا پرسیارەکەمان دەگۆڕین و چاوەڕێی پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوە دەکەین بۆیە لەگەڵمان نەبن تا کۆتایی بەرنامە بۆی بزانینم شەویش کێ لە تیرروپشکی وەڵامە ڕاستەکاندا ناوی دەردەچێت و ناوی دەچێت بۆ تیرروپشکی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵێ بێگومان وەک تۆ ئاماژت پێکرد بڕگەی سەرەکیمان هەیە ئەمشەو و چەند بڕگەیەکی کەشمان هەیە و لە بەرنامەکە پێشکەشیەکەین. بەتەکیت دەچینە لای بڕگەی خوانی ڕەمەزان دروستکردنی کوبە لەگەڵ مقەبیلاتێکە کە بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆیە. خاتونێک پێشکەشمان دەکات با بزانین خوانی ڕەمەزانیان بڕگەیان چۆن دروستی دەکات پێکەوە بینەری دەبین. خوانی ڕەمەزان بە سپۆنسەری کاشۆ. لەگەڵ کاشۆ لە تەندروستی دڵنیابە. گەڕاینەوەلاتان لە بەرنامەی میوانی کاشۆ بە خواردنێکی جیاواز لەگەڵ بەرهەمە سروشتەکانی کارگەی کاشۆ. خواردنی ئەم جارە کە بۆ کردوون دروستکردنی کوبە لەگەڵ جۆرێک لە مقەبیلات. کوبەکەمان بە برنجی کوردی دەنگخڕی کارگەی کاشۆ. کاتێک کە ئێمە برنجەکەمان بەم شێوەیە ساغەکانی لێجیا ئەکەینەوە، برنجی ئاسایی پێلێ ئەندێ، لەتکەکانیشی لێجیا ئەکەینەوە بەم شێوازە. ئەم دەتکەیە بەکار ئەهێنرێت بۆ یاپراخ، بۆ کوبە، بۆ سوپ، بۆ هەر شتێک لەو بابەتانی کە بمانەوێ ئێمە ئەتوانین بەم دەتکە برنجە دروستیکەین. برنجێکی زۆر جوانە، بۆنی خۆشە و ڕەنگیشی زۆر جوانە و زۆر بێ مشکیلەیە، ئێمە ئەتوانین بەکاری بن. بۆ ئامادەکردنی کوبەکە سەرەتا برنجەکەی ئەکوڵێنین، تەنها زەردەچەوەی تێ ئەەکەین، دوای جوان کە کوڵا هەویرەکەی جوان ئەشێلین، پاشان قیمەکەشی بەجیا سوور ئەەکەینەوە لەگەڵ کەرەوز و پیاز و بیبەری ڕەش و خێر لەگەڵم بن بۆ ئامادەکردن. برنجەکەمان ئامادە کردووە لە دوای ئەوەی کە کوڵاندوومانە جوان جوان شێلاومانە
هەویرێکی زۆر جوانی لێ دەرچووە لەبەر ئەوەی برنجەکە کوردیە ئەبینین زۆر جوان یەک ئەگرێت دەست ناگرێ شتێکی زۆر جوانی لێ دەرچووە فەرمونون ئێستا لەگەڵم من بۆ ئامادەکردنی قیمەکەی قیمەکەمانەوە سوور ئەبێتەوە کاتێک کە ڕەنگ و قیمەکە گۆڕا اینجا خوێ و بیبەری ڕەشی پێوە ئەکەین ئێستا ڕەنگ و قیمەکەمان گۆڕاوە کەمێک خوێ و بیبەری ڕەشی پێوە ئەکەین دواتر کەرەوز و پیازەکە سەریە ئێستا ئەبینین ڕەنگی پیازەکە گۆڕاوە خاڵ بۆتەوە لەگەڵ قیمەکە پاشان کەرەوزەکەی تێئەکەین پێویستە سەری تاوەکە بنێنەوە بۆ ئەوەی هەڵم کات و نەرم بێتەوە ئێستا قیمەکەمان جوان سوور کردووەتەوە کەرەوزمان تێ کردووە پیاز بیبەری ڕەش خوێ هەویری برنجەکەشمان ئامادەیە بە هەمان شێوە ئێستا لەگەڵم بن دەست ئەەکەین با پێچانەوەی کوبەکە دەستمان کەمێک تەڕ ئەەکەین ئەبینین برنجەکە زۆر بە جوانی یەکی گرتووە هەویرێکی زۆر جوانی لێ دەرچووە ئەبینین زۆر جوانیەکی گرتووە بەدەستەوە نالکێ بە هیچ شێوەیە برنجێکی زۆر تایبەتە بە تایبەت بۆ کوبە چونکە هەموو جۆرە برنجێک نابێ برنجی وا هەیە بەیەکەوە نالکی هەڵ ئەوەشێ ئامادە و سوورمان کردوێتەوە زەڵاتەیەکیشم بۆ ئامادە کردووە کە زەڵاتەکەمان پێکاتبوو لە خەیار تەماتە بیبەری سەوز بیبەری زەرد لەگەڵ زەیتون کاهوو و زەیتی زەیتونی کاشۆشم بۆ بەکارهێنا کە زەیتێکی زۆر تایبەتە لە زۆرێک لە زەڵاتەکانە من بەکاری ئەهێنم تامێکی زۆر خۆش ئەیا بە زەڵاتەکە و ڕەنگێکی زۆر جوانیشی پێ ئەبەخشێ بە تایبەت بۆ زەڵاتی سەوزەوات بەکارهێنانی زەیتی زەیتون زۆر تایبەتە و زۆر جوانی ئەکا ئەمەوێ بێمە سەر کوبەکە و باسی کوبەکە بکەم من لێرەیە کوبەکەم بە برنجی کوردی کاشۆ ئامادە کرد برنجێکی زۆر تایبەتە بەڕاستی برنجێکی زۆر جوانە ئەم برنجە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە من هەویرەکەیم شێلا نەلیکا بەدەسەوە لە کاتی پێچانەوەشان نەشکا نەتەقی و لە کاتی سووربوونەوەشا من کوبەکەم کرد بە دوو بەشەوە بەشێکیان هێلکەم پێوە کرد بەشێکیان بەبێ هێلکە چکە زۆرێک لە خانمان لە کاتی پێچانەوەی کوبۆ سوورکردنەوە کێشەی ئەویان هەیە کە ئەتەقێ بەدەسەوە ئەشکێ بەدەسەوە بەڵام تایبەتمەندی ئەم برنجە ئەوەیە وەکو ئەبینن کوبەیەکی زۆر جوانی لێ دەرچۆ من بەبێ هێلکە سوورم کردوتەوە زۆر تایبەتە نەشکاوە و نەشتەقیوە و ڕەنگێکی جوانیشی هەیە و تاموبۆنێکی خۆشیش ڕێزانم بەرنامەی ئەمڕۆی میوانی کاشۆمان پێشکەشکردن کە خواردنی ئەمڕۆمان بریتی بوو لە جۆرێک زەڵاتە لەگەڵ ئامادەکردنی کوبەکەمان بە برنجی کوردی کاشۆ ئامادە کرده بوو کە تایبەتمەندی زۆر بوو ئەم برنجە ئێمە بە سەڵتوکی بەرهەمی ئەهێنین و پاشان کڕی ئەەکەین و ساقەکانی لێجیا ئەەکەینەوە و لەتکەکەشی بەکار ئەهێنین ئەم برنجەیە بەکاری ئەهێنین بۆ یاپراخ بۆ مەحەلەبی بۆ کوبە بۆ کفتە بۆ هەر شتێک لەو بابەتە بێت ئەبینن برنجێکی زۆر تایبەتە هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت هەتا بەرنامەیەکی تر لەگەڵ بەرهەمە سروشتەکانی کارگەی کاشۆ کاتێکی خۆش ئازیزان و خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت لەم بڕگەدا لەگەڵ میوانێکی عزیز بانخوازێک قسە و گفتوگۆ لەسەر گەورەیەکانی ڕەمەزان دەکەین مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بۆ خۆی گەورەیە بابزانین گەورەیەکانی ناو ڕەمەزان چین و چۆن ئێمە ئەو هەلە زێڕینانە یا ئەو گەورەیانی ڕەمەزان کە هەیە لە دەستی نەدەین سوودی لێوەرگرین بیقۆزینەوە مانگێکە دێت و تێپەڕێت بابزانین چی بکەین ئەوی شەوە میوانە بەڕێزەی کە هەمانە بەڕێز مامۆستا ئارام خەبات بانخوازە
مامۆستاگیان بەخێربێ و تاعاتت بەخێربێ مامۆستا خاڵی خۆش بێخۆم یاخوا بەخێربێت یاخوا بێ مامۆستا گەورەیەکانی ڕەمەزان چین ڕەمەزان بۆ خۆی هەمووی دەڵێن مانگێکی پڕبەرەکەت و گەورەیە بەڵام با بزانین گەورەیەکانی ڕەمەزان چین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم خی گەورە پاداشتان باتەوە بۆ میوانداریە و داواکارم لە خوای پەروەردگار کە هەر ئەم دیدار و دانیشتنشمان کاتێمە عیبادەت بۆمان لەم مانگە پیرۆزا کە بەڕاستی فعلا مانگی ڕەمەزان شەهرێکی مبارەکە و گەورەی مانگی ڕەمەزان لەوا خۆی بینێتەوە کە بەڕاستی تەعزیمەکەی خوای پەروەردگار خۆی تەعزیمی کردووە خۆی بە گەورەی داناوە ئەم مانگەش پێم وابێت گەورەیەکەی لە چەند خاڵێکە کورتەکەینەوە چونکە بەڕاستی بابەتەکە زۆر هەڵەگرێ ناکرێت لە فرسەتێکی کێم وکو ئێستا بتوانین حەقی تەواوەتی پێ بدەین بەڵام کورتەکەینەوە لەوەی کە هەندێک لەو فەضائیلانەی کە خوای پەروەردگار خۆی باسی کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە باسی گەورەی ئەم بانگەی بۆ کردوین لە چیا خۆی بینێتەوە من سەرەتا حەز دەکەم ئەوە بەگوێی بینەرانە بدەم کە بەڕاستی گەورەیەکەی خۆی لەوە ئەبینێتەوە جارێکە مانگێکە شەهری ڕەمەزان مانگێکە لەوە چێ بڵێن سیر بێ بەیامانەوە بۆچی گەورەی مانگی ڕەمەزان ئەوەیە کە مانگێک بێ لەوە ئیشارە بەوە ئەدەم خاڵی یەکەم باوەڕتان بێت زۆر جار لە خەڵکی ئەویستم کە ئاڵێت خۆزگە 112 مانگ ڕەمەزان بووە بەڵام دڵنیا بن وەڵڵاهی ئەگەر نەک 112 مانگ ڕەمەزان بووە دوومان بووە خەڵک لێ بێتاقەتە مانگێکیش نەبووایش هەفتەیەک بووایە ئەو لەزەت و تام و چێژەی ئێستا لە مانگی ڕەمەزانی ئەەکەین باوەڕتان بێ ئەو تام و چێژەی نەکرد یعنی بیان لە بەرچای خۆتان ئێستا ئێمە مانگ لە هەفتەیە زیاتر بەڕۆژوین بەڵام ئێشتا نەچوینێتە ناو لەزەت و تام و چێژەکانی ئەم شەهری ڕەمەزانەوە بۆیە خوای پەروەردگار جارێ هاتووە بە مانگێک بۆی ئێمەی داناوە دووەم ئەگەر تەماشاکەی خوای پەروەردگار زۆر ئینسافانە لەگەڵ عەبدەکانیە تەعامولەکە وەکو حکومەتەکانی کاتێکە دێن زەڕیبەمان لێستەنن لایەکمان لێکەنەوە خوای پەروەردگار دێ زەڕیبەی ماڵە لێستەنێ مدت تەماشاکەی کەمیەتێکی زۆر کەم لە حیواناتە لە چل سەرێکی لێستەنێ لە دەغڵ و دانە لە چل تەنەکەیەکی لێستەنێ لە مەوضوعی ماڵ و سەرۆت و سامانە لە سەدا دوونی و لێستەنێ لە مانگەکانە 12 دانەمان خوای گەورە حوڕیەتی بە تۆ داوە ئەم جەستەیە ئەخواتەوە هەڵ ئەسوورێ خوای گەورە یەک دانەمان زەکاتەکەی لە تۆ وەرگرتو زەکاتەکەشی بەچی بۆی کە هاتووە ئەڵێ لە مودەیەکە من ئەمەوێت تۆ هەندێک تاقیکردنەوە بەسەرابێنم جا یەکێکە لە گەورەیەکانی مانگی ڕەمەزان ئەمەیە هەر مانگەکە بۆ خۆی بەڕێزانم ئیمتیحانە تاقیکردنەوەیکی خوای پەروەردگارە ئێوە بزانم تاقیت کاتۆ لەم مانگەیە تۆ تا چ ڕادەیەک ئیلتیزام بە فەرمانەکانی خوای پەروەردگارەی نەخوای گەورە وەڵڵاهی یەک زەڕە بەڕێزانم پێویستی بەوە نییە کە ئێمە خۆمان برسی و تینوو بکەین خۆ بەداخیشەوە ئەڵێم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ زۆر کەسەیە لە مانگی ڕەمەزانە کە بە ڕۆژوو ئەبێ ئەو کاتی ئەیشکێنێ هیچی بۆ نەماوەتەوە چی نەبێ برسێتی تینە دەگای لە ئیمتیحانەکان دەرنەچووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات فەرمێ للصائمی فەرحەتان ها گەورەی ئەلە مایە لەم ئیمتیحانە للصائمی فەرحەتان فەرحەی یەکەمیان چییە؟ ئەوەیە کە ڕۆژوو ئەشکێنی لەم کاتی ڕۆژوشکانەیە ئێمە ئەوەی کە حاڵەتە عەمەلیەکەیە خۆمان گرتوتەوە لە ئاو لە نان لە حەرام لە گوناه لە تاوان لایەن عەمەلیەکە کە پێی هەستاوین ئەنجاممان داوە هەتا بانگی مەغریب قومی ئاوە خۆین فێنکاییەک بە دەروونمان نادێ معنەویەن و جەستەییەن معنەویەن هەست بەوەکەی کە ئیلتیزامە کردو بە فەرمانێکی خوای پەروەردگارەوە ڕۆژۆکەت گرتووە ئەوەی کە خوای گەورە پێی فەرمووی لە بانگی بەیانی تا بانگی ئێوارە پێویستە تۆ ئەم فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ کردبێ خۆ سائیم کردبێ ئەمە لە ڕووی دەرونیەوە مرتاحی لەوەی کە فەرمانی خوای گەورە جێبەجێ کردووە فەرحەی دووەمیان ئەوەیە کە ئینسان بەڕاستی لەم کاتا لێی وونە ئەوش نازانی لێت قبوڵ کراوە یان نا چونکە عیبادەتەکان بەڕێزان بەڕاستی چەندە خۆی موهیممە چەندە بەلای خوای پەروەردگارەوە جێبەجێکردنە عەمەلیەکە موهیممە وەرگرتنەکەی لای خوش قبول بوونەکەی لای خوای پەروەردگاریش 3 ئەوەندە و 4 ئەوەندە گرنگترە بەڵام مامۆستا ئەلێرە خوا پرسیارە بکەم یعنی هەندێک بابەتمانێ غەیبیاتە
بەڵام کردەوەکانی خۆمان وەک جەنابەت فەرمووت ینی ئەگەر ئینسان ئاوا سەیرێ بکە لە بانگی بانی تا بانگی ئێوارە ظاهیرن من باسەکەم على کردەوەکانی خۆی ئەزانێ خی گەورە ئەمڕۆ بەپی ویستی خی گەورە بەپی شەرعی خی گەورە بە ڕۆژ و بۆ یان یعنی ئەوەی کە جەنابەت فەرمووت فەرحەی یەکەمیان دوو بەشە معنەویە و جەسەدیە یعنی هەستەکەی ئەمڕۆ گوناهت نەکردووە نەزەرت نەکردووە تاوانت نەکردووە قورئانت باش خوێنە نوێژت زیاتر کردووە هەستەکەی ئەمڕۆ ڕۆژەکەت قوبوڵە ها ناختە پێدەڵە قوبوڵە حاکمت نفسی ڕۆژی واژەیە هەستەکەی غیبەتێکت کردو وەک پێویست نەبوویت ئەڵێ وەڵڵاهی ئەمڕۆ وەک پێویست نەبووم ینی مەبەستم ئێمە نازانین کردەوەکانمان ناڵم 100% بەڵام مؤشیرە نییە بووی کە ئایا کردەوەی ئەمڕۆمان قوبوڵ بۆیان نا وەک مؤشیر حتما ئینسان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە حەدیثێکە ئەفەرمێ دەربارەی هەر مەوضوعێک هەیەتە بەردەمی پێش هەموو شتێک لە حرام و حەڵاڵە نفسی حاکمی خۆیەتی نفسی بڕیاردەری ئەوەیە کە تا چ ڕادێک فعلەن ئەم کارە ئەنجامی داوە جێ ڕەزامەندی خوایە یان جێ سەخەتی خوای گەورەی دەرونی خۆی پێش ئەوەی بچێتە لە هەر مامۆستایە پێش بچێتە لە هەر شەرع زانێ پرسیاری لێ بکە کردەوەکەی چەندە جێگەی ڕەزامەندی خوایە دەرونی خۆی بڕیاری داوە ناخی خۆی بڕیاری داوە ئەوەی کە جەنابەت فەرمووت فعلەن من ئەوڵەوە وەکو عەرزم کردی ناکرێت زۆرچین لە قوڵایەکەیەوە ئیشارەم پێدا دەرونی مرتاحە بێ هەست بەوەکە بەڕاستی ئەتوانم بڵێم شبه اليقین نزیک بۆتەوە لەوەی کە بەڕاستی خوای لە خۆی رازی کردووە بەڵام فەرحەی دووەمیان ئەوەیە کە بەڕاستی لە ڕۆژی قیامەتە کە هەر لە دنیای خوای گەورە پێ ئێمەی فەرمووە فەرمیێتی كل عمل بني آدم له هەرچی کردەوە ئینسان ئەنجامی ئەدا بۆ خۆیەتی إلا الصيام إلا الصوم فإنه لي وأنا أجزي به هەر بە من دەبەسە بەوەی کە تۆ بزانی خوا ڕەزامەندی خوا بەدەست هێناوە هەر بە من دەبەسە بزانی لەوەی کە خوای پەروەردگار فعلەن ڕۆژەکەی لێ قبول کردویت بەڵام بەڕاستی ناتوانین بڵێن لە سەدا سەست بۆ چونکە ئەوەیە کە ئیبن عەباس ڕۆژێکیان لە سەڵات لە نوێژ هاتە دەرەوە سەحابیەک فەرمووی خوا لێت قبول کە فەرمی ئەگەر بمزانیە ئەو دوو ئاەت ئێستا گیرا بۆ حەزەکەت ئێستا بمرم چونکە خوای گەورە ئینەما یەتەقەبەل الله من المتقین چونکە ڕێگە چمە بەرەوە ئاەتێک خوای گەورە من لە ڕیزی متەقیان حسێبەکە دیارە بۆیە ئەمەی لێ قبول کردوم ئەمە خاڵێکە بەڕاستی من پێم وابێ گەورەی مانگی ڕەمەدان ئەلەمایە کە خوای پەروەردگار بۆ خۆی هەڵی بژاردووە کە کردێتی بە یەکێک لەو کردەوانەی خۆی ئەدانێت چۆن باداشی باتەوە نقطەیەکی کە گەورەی ئەم مانگە خۆی لە چی بەدەستی هێناوە هەر خۆی گەورەیەکەی لەکوێ بەدەست هێناوە شەوال بۆ ئەم گەورەیە بەدەست نهێناوە محەڕەم بۆ ئەم گەورەیە بەدەست نهێناوە ڕێزان ئەگەڕێنەوە سەر ئاەتەکانی قورئان کە بەڕاستی ئەمیش گەورەیەکەی لە شتێکی کێوە بەدەست هێناوە کە ئەم کوتوبەیە کە خوای پەروەردگار فەزلی داوە بەسەر هەموو کوتوبە ئاسمانەکانی دنیایە کە ئەویش لەم مانگانەوە ڕێت کردوتە خوارەوە گەورەی مانگی ڕەمەدانی بەهۆی ئەمەوە بەدەستهێناوە مانگی ڕەمەدان گەورەیەکەی بەهۆی ئەمەوە بەدەستهێناوە کە لەم مانگایە خوای پەروەردگار کەلامی خۆی تیادا بەزاردوتە خوارەوە نەک تەنها هەر قورئان تەورات ئینجیل زەبور صحوف کە بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی خوای پەروەردگار هەر هەمویانی لە مانگی ڕەمەدانە هێناوەتە خوارەوە بەڵام لەسەر هەمویانەوە گەورەیەکی شەهری ڕەمەدان بەهۆی گەورەی قورئانەوەیە كخواي جورا فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن شهر رمضان بو جورا بو لا إخوائي پروردگار أمن ببركته لبروي أم كلامي تهاتو تخواروا أم جوري أم قرآني تهاتو تخواروا بو يسرنجي إيما بلاي چي راك يا شيخ بلاي قرآنك يا كخواي جورا فرمي بو من براستي فرو بركتم أو اندخستوتنا أم بانجوا كإسا إن شاء الله هندي الشد أجر مجال هبو درفت هبو لو أني كخواي برجال بالرمضاني بخشيو بمعنقاني كي نبخشيوها باشا لبناري خودي خويانية أجينا في شهر رمضانيش وكو باقي شهور كاني كدوام شهر كي شهري خواي برجال بلان خواي برجال هاتوا تايبت من ديجي تايبتي بيدا ولا بالخاتي أما بركة داري كردوا ككرديو بشهري كي مبارك كأوي خواي برجال إنزالي قرآني تاكردوا نزولي قرآني تاكردوا باش موسى أجر نتقرن مو سرتي قصة كانت بو نوت راو بو من 10 ليلا لبري رمضان يا حفتي يا دروج بو مانجا وآيا بو شي لدروجي كوتايشا هميشا باس لنزولي قرآن ذكرت واتفصل جورك لدى شوي كوتايا
عرضم کردن یەکێکە لە مبارەکەکانی شەهری ڕەمەضان ئەمەیە ئەوە تایبەتبەندیەکی تایبەتیە کە خستێتی دەی ئەخیری مانگی ڕەمەضانەوە. ئێمە سەرەتا ویستمان هەر شەهرەکە بە تایبەتی خۆی باز بکەین کە خوای پەروەردگار لەم مانگەیە کە مبارەک بووە بەهۆی نزولی قورئانەوە بووە. ڕاست ئەنجا ئەم نزولی قورئانە لەکوێی ئەم مانگی ڕەمەضانایە ئەوەندەی کە بەرەکەتدارتری کردووە، ئەوەندەی کە بەرەکەتدارتری کردووە. خوای پەروەردگار هەندێک جار تەخسیس بە دوای تەخسیسایی هێنێ. باشە دێت ئێمە سەرەتا لە ناو ساڵەکە هەر هەمووی مانگەکەمان بۆ هەڵەبژێرێ. دوای ئەوە لە ناو مانگەکەیە دەی ئەخیرمان بۆ هەڵەبژێرێ. لە ناو دەی ئەخیرە ئەو شەومان بۆ هەڵ ئەبژێرێ کە ڕێک نزولی قورئانی تیا هەکراوە. باشە ویستم بێمە سەر ئەو بابەتە جەنابەت خۆت هێنامە سەر ئەو بابەتە کە لە مانگی ڕەمەضانە خوای پەروەردگار کۆمەڵی تایبەتمەندی کردووە لە هیچ مانگەیەکانی کردووە. یەکەم تایبەتمەندی ئەمەیەکە خوای پەروەردگار ئەفەرمێ یەکەم ڕۆژی ڕەمەضان هەرچی دەرگاکانی ڕەحمەتی خوایە کە خۆی ئەنوێنێتەوە لە دەرگاکانی بەهەشتا هەموو ئەخاتە سەرپشت. هەموو دەرگاکانی بەهەشت دەکاتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی ئەو ڕۆژی ئەچوێتە قەل لە دەرگای بەهەشت ئەدا مالیکی بەهەشت ئەفەرمێ خازینی بەهەشت ئەفەرمێ کەی جەنابەت ئەفەرمێ من محەممەدم ئەفەرمێ ئەمرم پێ کراوە لە پێش تۆدا بۆ کەسی کەی نەکەمەوە دەرگایە لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام یەکەم کەسێکە دەرگای بەهەشت دەکاتەوە لەبەرەوە دەرگاکانی بەهەشت داخراون هەتا ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا تەقەی لێدا. بەڵام ئەم مانگە لەبەر پیرۆزی مانگەکە تۆ تەماشاکەن ئەلەم مانگەیە تەمەن قورئان نەک تەنها هەر مانگەکەی مبارەک کردووە پێغەمبەرەکەی کردووە بە سەرداری هەموو پێغەمبەران ئەو پێغەمبەری کە قورئانەکەی بۆ هاتووە مانگەی کردووە بە سەرداری هەموو مانگەکان کە لە حەدیثێکە سەنەدەکەی ضعیفە بەڵام لە معنایە صحیحە کە فەرمێ سەید الشهور شهر رمضان سەیدی هەموو شەهرەکانی شەهری ڕەمەضان خاکەکەی کە تایە هاتوۆتە خوارەوە کردووەتی بە پیرۆزترین بوقع سەرزەوی. باشە ئەو کەسەی قورئان لەبەر ئەکات لە قورئان لە دڵیا خەز نەکات پیرۆزترین شەخصە لای خوای پەروەردگار. بۆیە سەیرەکەی قورئان لەسەر هەر شوێنێک و جێگەیەک و دڵێک داری هاتوێتە خوارەوە ئەو جێگانی هەمووی مبارەک کردووە کەواتە مبارەکیەکە ئەگەڕێتەوە بۆ خودی قورئان بۆ کەلامی خوای پەروەردگار. قسەش فەرمووی لە کوردەواری خۆمانە بەمە ساغرام قسێگەی وترێ ینی قسی زۆر جوان کراوە لە کوردەواری خۆمانە زۆر جاوتوانە بۆ قورئانی کە لە سنگی مامۆستا فڵان هەیە چونکە بۆ یعنی ئەمە گەورەی مامۆستا فڵان و سنگی مامۆستا فڵان نییە گەورەی ئەوەیە ئەم قورئانە بەهای بەم کەسە بەخشیوە ینی گەر با بڵێن مقارنەکە دروستیش نەبێەوە بەڵام بۆ نمونە ئێمە کەسێکی سادەمان هەیە بە ناوی دانا محەممەد کاتێک دانا شێخیە چێتە پاڵ دکتۆریە چێتە پاڵ پرۆفیسۆریە چێتە پاڵ کۆمەڵە لەقەب لە پاش و پێشی دروستە بێ پێگیەکی پێ ئەیە لە ناو کۆمەڵگا کاتێک قورئان دێتە ناو سنگەوە و دێتە پاڵ کەسێک لایەنێکی دیکەی معنەوی پیاوەی کە جەنابەت فەرمووی حرمەت و ڕێزێکی پێدا کە ئێمە بەداخەوەڵێم جیلی ئێستەمان ئەو حرمەت و ڕێزەی قورئان هەست پێ ناکە کە وەختی خۆی ئەگەر بەبیرتان بێ لەناو مزگەوتەکانە لە ماڵەکانە لە پڕۆیەکی سەوزەوە ئاڵێنرا حرمەت بوو بۆ قورئانەکە بە هەر جێگاکە بما بردایە کەسێک ئەگەر تووشی شەلل بووە نەیتوانێت لە جێگاکە هەستێتە سەر پێ لە حرمەتی قورئانەکە دەستێکی بەسەریەوە بەبیستان دێ هەمووی هەڵەسا لەبەر قورئانەکە چجا ئەو کەسانی کە قورئانیان لەبەر بوو خزمەتی قورئانیان نەکرد چەند ڕێزێگیرا بوو لەناو باوباپیرانی ئێمە کە ئاشنای قورئان بوون کە حرمەتی قورئانیان ئەزانی ڕێزی ئەم قورئانیان ئەزانی کە بەداخەوەڵێم جیلێک دروست بوو ئێستا نازانێ بەڕاستی فەضل و بەهای ئەم قورئانەکە مرۆڤایەتی پێ خەبەر بووە خوای پەروەردگار بەهۆی ئەم قورئانەوە کە بەرەکەتی خر بڕۆژ بەسەر کافەی مرۆڤایەتیە بینەوە سەر بابەتەکەی خۆمان کە بۆ مانگی ڕەمەضان ئەمەندە گەورە بووە و فەڕ و بەرەکاتەکانی مانگی ڕەمەضان یەکێک لەوانەیە ئەوەیە کە دەرگاکانی ڕەحمەتی خوای پەروەردگار و سۆز و عەتف و میهرەبانی خوای پەروەردگار بە ڕووی هەموو مەخلوقەکانی خوای ئەکرێتەوە بەڕووی بێباوەڕانە ئەکرێتەوە بەڕووی حیوانات و ئینسان و مسلمانان و هەموو مەخلوقەکانی خوای پەروەردگار ئەکرێتەوە. بەشی دووەمی حەدیثەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەفەرمێ وەغولیقت ئەبواب النار بە پێچەوانەوە دەرگاکانی جەهەنەم کراون خەشم و خینی خوای پەروەردگار کراون دانەخراون بەڵام لە ڕۆژانی ڕەمەضانە خوای گەورە هەموو دەرگاکانی جەهەنەم داهات
بە دەلیلی ئەوەی کە بە مەبەستی ئەوەی کە لەم مانگەیە خوای گەورە ئەوێ ڕەحم بە عەبدەکانی بکات بەزەیی بە عەبدەکانیان بێتەوە لە گوناهیان خۆش بێ زیاتر وەکو لە ئاخری حەدیثەکە پێغەمبەری خوا عەلەیهی فەرمێ خوای گەورە هاوارەکە یا باغی الخەیری ئەقبل یا باغی الشەڕی ئەقسیر ئەفەرمێ دەی ئەوە من دەرگاکانی ڕەحمەتی خۆمم کردوتەوە هەموو دەرگاکانی غەزەبی خۆمم لێ داخستن ئەنجا وەرن ئەگەر ئەتانەوێ خێرکەن ڕاکەن هاوار ڕاکەن بۆیە پێغەمبەری خوا لە حەدیثەکە لە ئاخرەکەی فەرمی ئەوەی مەحروم بێ لەم مانگەیە مەحرومە لە هەرچی خێرە ئەوە کەسێکە بەڕاستی یعنی چۆن ئەڵێ لوتشکاوە سەرگەردانە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەلام کاتێکە بەسەر مینبەرەکەیان سەرکەوت فەرمی ئامین 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 یەکێ لە ئامینەکانی دوایی کە پرسیاریان دەکەی پێغەمبەری خوا ئەم هەموو ئامینەت لە چی بوو لە سێ پێپلیکانەکە فەرمی یەکێکیان فەرمی ئەوە جوبرەئیل بوو هابووەلام فەرمی لوتشکاو بێ سەرگەردان بێ بەدبەخت بێ کەسێ مانگی ڕەمەزان دێ بەسەر یاوا ناکە خوا لە کۆتایی ڕەمەزانە لە کامیلی گوناهەکانی خۆش بوو بێ ئەمە بەرەکەتی مانگی ڕەمەزان ئەمەیە کە دەرگاکانی جەهەنەم داخرێت لە هەمووی خۆشتر ئەوەیە کە بیانوو بۆ ئینسان نایڵێتەوە ئەوەی کە وعدی داوە هەمووتان بەرێ بۆ جەهەنەم ئەوەی کە پەیمانی دا هەمووتان لە خشتە بەرێ کۆتوبەندیەکان وەصفیدەتی الشەیاطین هەچی شەیتانەکان ئەیبەستمەوە ئەنجا خۆتان و خوای خۆتان دەردی کوردەواری خۆمانەوە بۆیە لەو مانگەیە هەر کەس گوناه و تاوانێکی کرد نەڵێ شەیتان بەلعنەت بی بڵێ خۆم بەلعنەت کاتە کوردوتنی قولی ڕەشوسپی لە بوارە دەرەکەوێت تەواو ئەو ڕۆژە لە مانگی ڕەمەزانە هەر کەستان بینی تاوانەکە والله العظيم يك مثقال ذرة طبعا هو الدنيا باللي كوي تاوان بإنسانك كومل هو كارن أو تخوي جرافن الشياطين الجن والإنس باشا أليرا شياطين جند أشعريته دا قفلك ليه شياطين إنس درك كواتا أقل لم روج قارانيا هر كسيك هاتو فرمان داري خوينا كردو خوي تاواني كرد تاواني أنجام با أو حاسبوا أنفسكم بس خود محاسبة خود محاسبة الشيطان متى شيطان الروج قيامته كوب خوي جرافن فلما قضي الأمر هم مشتكى كوتاي بيدي شيطان وتارك بوها شيون كوتوكان يدا لو تارك هذا شيء فلا تلوموني كاك اخوة تكذبوا منك ولوموا انفسكم من شنكر كان هاي يكفي كان بكر نمودان جوات عندامو ايش زختم نفسك كيف نبو تشكشوم نفسك كيف نبو شاوسور كرناهم نفسك كيف نبو حزي خوتان بو بمشتانا بويا براسي لما انجا خوای پەروەردگار دێت چی ئەکات دێت هەموو دەرگاکانی ڕەحمەتی خۆی ئەکاتەوە و داوای ئەومان دێکا فەرمێ و شەیتانم بەستێتەوە دێوەرن ئەگەرتانی خوا لێتان خۆش بێ خوا لێتان خۆش بێ بۆیە بەڕاستی ئەم مانگە مانگی غوفرانە مانگی لێخۆشبوونی گوناهە مانگی تاوان سڕینەوەی تاوانەکانی عەبدە ئەوێت دوای ئەوەی کە ئەم یانزە مانگە چی گوناهە ئەنجام داوە ڕۆژێکی تازە سەر لە نوێ بیکا بە ڕۆژی ڕاستەقینەی جەژنی خۆی لە جەژنی قوربانە با بێ خۆی پاکاتەوە لە هەموو گوناهەکانی بەگرتن و فەرماندارێتی خوای پەروەردگار مامۆستا ئارام تەنان کاک جەلال قسەیەکیش هەیە ینی باسەکرێت کە فەرموودێ تا چەند سەحیحەوە جەنابەت باشتری زانی ئەوترێ و کەسانی کە تاوانباریشن ینی مسلمانێکی تاوانباریان ئەسڵ هەر مسلمان نین ئەگەر لەم مانگەیە وەفات بکەن ها زۆر جار بیستومانە ئەڵە بەخوا مانگێکی باشی بوو بەنسیب تەنانەت عەزابی قەبریش لەم مانگەیە نییە بەڵێ وایە حتمان وەکو عەرزم کردن هەندێک عولەما کە ئەفەرمون خوای گەورە ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێ وەغولیقت ئەبواب النار ئەڵێن ئەمە مەجازیە مەبەست دەرگاکانی جەهەنەم نییە مەبەست دەرخستنی حەچی خەشم و قینی خوای پەروەردگارەیە ئێتۆڵەسەنەوەش لە ناو عەذابی قەبرە بەشێکە لە خەشمی خوا تووڕەیی خوای پەروەردگار لەم عەبدێکە بێفەرمانی کردووە کەواتر لە مانگی ڕەمەزانە ئەم خەشمەژە وەستێ ئەم غەزەبەی خوای گەورە وەستێ عەذابی قەبریش هەمووی گیرێ بۆیە فعلا ئەوەیە یەکێکە لە بەرەکەتەکانی خوای پەروەردگار بێباوەڕش لە ناو یعنی حەز دەکەن ڕەمەزان تەواو نەبێ چونکە عەذابیان لەسەر هەڵئەگیرێ لە ناو قەبرە گەورەیەکی تر ئەگەر کاتمان بەدەستەوە مابێ لە مانگی ڕەمەزانە بەڕاستی هەدیەیەکی خوای پەروەردگار بە عەبدەکان و بە تایبەتی تریش بە ئومەتی پێغەمبەری نازدادرا ئەو شەوەیە کە ئێمە بەرەو ڕووی ئەڕۆین کە بەڕاستی مەحرومە ئەوە مەحرومە کە لەو شەوە مەحروم ببێ کە شەوی لەیلەتول قەدرە لەیلەتول قەدر هەر ناوەکەی خۆی بەخۆیە خاوەنی ڕێزە شکۆیە کە قەدر بۆ خۆی لە زمانی عەرەبی هەڵبەتە کۆمەڵی واتای هەیە یەکێ لە واتاکانی کە بۆ معلوماتان کاتمان بەدەستەوە نیە ئەگینام پێنج شەش معنای هەیە هەر پێنج شەش معناکەی لە شەوی لەیلەتول قەدرە
ئەکرێ ئێمە گۆشەیە لە گۆشەکانی تا ببینینەوە یەکێ لە معناکانی بینیە لە علو لە بەرزی باشە لە قەدر لە شکۆ کە ئەم شەوە بەڕاستی شەوی شکۆیە شەوێکە کە بەڕاستی خاوەنی قەدرێکە خالقی ئەرز و ئاسمانەکان بۆ خۆی بە عەظەمەتی خۆی کە عولەما ئەفەرمون لە هەر جێگایەکە خوای گەورە بە تەعزیم باسی خۆی کرد مەبەستی بابەتەکەی دوای ئەوە عەظەمەتی بابەتەکەی دوای ئەوە کە بە ئیننا ناوی خۆی برد خەبەردارمانەکە فەرمێ بابەتێکی زۆر گرنگە ئیننا سەنولقی ئیلەیکە قەولەن سەقیلا خوای گەورە فەرمێ ئیننا ئەرسەلنا نوحا ئیلا قەومی ناردنی پێغەمبەرێکی وەکو نوح بۆ ناو قەومەکەی بابەتێکی زۆر گرنگە بۆی خوای گەورە بە ئیننا ناوی ئەبا ئینەکە بالوادی المقدس طوى لێرەش خوای گەورە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر ئێمە قورئانمان ناردووەتە خوارەوە لە شەوی لەیلەة القەدر بەڵام بە ئوسلوبێکی قورئانی تەعەجوبی ئەفەرمێ وما أدراك ما ليلة القدر أم أسلوبي قرآن لزماني عربية قرآن أم أسلوبي بكاري هنا وما أدراك أسلوبي تعجبي تو زاني شواني ليلة القدر شيا بيغمري نازا توج نازاني ليلة القدر خير سبحان الله خير إما وازانين بأندازي هزار معنا ئەزانن عدد لە قورئان خوای گەورە تەنها بۆ نزیکردنەوەی عەقلی عەبدەکانێتی لەو بابەتە ئەگینا ژمارە بە نیسبەت خوای پەروەردگارە ئەو ژمارە حەقیقیە نییە کە بۆ ئێمەی باسەکە لێرەشە خوای گەورە فەرمێ خەیڕون بۆی لە ئێمە نزیکاتەوە خێرترە ئێمە لە چەند بۆی عەدەدێکمان لابێ ئەلفی شەهر ئەگینا خۆ ئێمە تاسە هەروە ڕاهاتوین ئەڵێن وەڵای کاکە بەقەر هەزارمان خێری هێوانیە بڕانومانەتەوە بڕانومانەتەوە وەڵی هەندێک عولەماشم گوتیەوە بەڵێ 83 ساڵ و 4 مانگ هەر بە عەدەدەم حساب کردووە بەڵام سبحان الله خوای گەورە فەرمێ خەیڕون من ئەلفی شەهر لە هەزار دانەمان زۆر زیاترە بەس بۆی کە تۆ شتێکت لە بەرچاو بێ عەدەدێ بێ 83 دانە ساڵ عیبادەت بە یەک شەو بۆ ئێمە حسێبە ئەوە گلەی سەحابەکانی پێغەمبەری نازدار بوو کە وتیانەی پێغەمبەری خوا قەومەکانی پێشووتر 1000 ساڵ ژیاون 1000 ساڵ ژیاون 900 ساڵ ژیاون عیبادەتی خۆیان کردووە زۆر پێش ئێماکەون خوای گەورە هەدیەکی دا بە ئومەتی پێغەمبەر پێش هەموو ئومەتانی پێغەمبەرانی ڕابردووی خستەوە سبحان الله تۆ ئەوان ئەگەر ساڵێکیان بەسەر بردی بێ بە تێکەڵی لە گوناه و لە تاوان و لە چاکە بەڵام سبحان الله یەک شەوی بە ئێمە بەخشی بەش شەوەکە 83 دانە ساڵ عیبادەتی سافی کەواتە عەفو فەرموو مامۆستا تەبەن لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە مسلمانە گەر بکەنە دوو بەشەوە کاکدانە بەشێکی ئەوەیە کە هاتووە خێر و چاکە کۆ بکاتەوە بەقەدەر 1000 شەوە یاخۆت چاکەکانی دیکە بە چەند قات لە ڕەمەزانە ئەژمار دەکرێت لە زیکرەوە بیگرە لە بەخشینێکەوە بیگرە بە هەموو ئەمانەوە بەشێکیشی هاتووە داوای مەغفرەت و لێخۆشبوون لە خوای پەروەردگار دەکات باگەر بینستر ئەوانەی لە ڕەمەزانە داوای مەغفرەت و لێخۆشبوون لە خوای پەروەردگار دەکەن چیان دەستەکەوێت لە مانگەیە دڵین مانگی لێخۆشبوونە بەڵام ئەگەر تەجزیە و تەحلیلێکی ئەمە بکەین ئەم لێخۆشبوونە چۆنە لە مانگەیەدا چونکە ڕەنگە ئەمانە چاوەڕێی کۆکردنەوە نەبن بەس چاوەڕێی بەخشەکە بن بەس لێمان خۆش ببێ ئیتر ئەگەر ئەو 1000 شەوەشمان دەست نەکەوێ قەینە تۆ بازار لە چاوانەکەمان خۆش کوردوتەنی نەچینە جەهەنەم لە عەرافیش بین هەر شکورین سبحان الله وەکو عەرزم کردن نەمانتوانی بچینە ناوەڕووکی بابەتەکان یەکێک لە ماناکانی قەدر ینی مەحو یعنی سڕینەوە باشە سبحان الله کە ئەڵێ قەدر بە معنای مەحوی هەچی زنوب هەچی تاوانەکان ئەو عیقابەشی کە لەسەرتە هەمووی لەسەر ئەسڕێتەوە وا لێکە ئەبی بەو مەلۆتکەیەی کە ئێستا دەرفەتێکی کەت بە ژیان دراوەتەوە هەچی کردووە ضربی سفر کراوەتە یعنی سەر لە نوێ ژیانێکی تازە دەست پێکەرەوە ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ ئینسان کە ئەگەر لە ڕابردووە ئەم یان زمانە یاوەکو چەند ساڵ لە تەمەنی لە ڕابردووە بەسەر بردبێ ئەم مانگی ڕەمەضانە کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ ڕەمەضان و ئیلا ڕەمەضان وەکو فەرمێ
جمعة إلى الجمعة ورمضان إلى رمضان أمانة مكفرات ما بينهن حتى أقنا هاني كلام ما بيناتي هم إسراء وتوا يعني تو بينا برشاي خود حرام تخواردوا حاشا للرمجيز درود كردوا آزاري خلق الدعوة بهمش جورا كان يقولها بينا برشاي خود كالي تاوانا كان بقر قرصاي أم زوية حق الله كي حق الناس خلي بو أوبلا الناس كل شوي آزاري خلق بيت وقرزاري خلق بيت دون نيابة خواله وش خوش أبي شون لي خوش أبي تو ورا براستي بقرروا ولا إخوائي قرر كلا روجي قيامتها حقي عبد الله يا تو بلي إخوالي يتقرر هم حققاني خوي ولي خوش بوا كابرايا حقي لاتا بلي أم كابرايا طبعا بو معلومات حقي مسلمان أبقشي إخوائي قرر أبجيري لروجي قيامتها حقي كافر بخوي حيث حقيقينيا أشد جهنم من حقي مسلمانكم لله خواه دستوسان وصاهم لبرقا بيتوه كمالة شاكم هي همي للايتوه إسا بيدن بان كابرايا همي أروى الان پیغمبری خواه فرمی چون قربویا کاتوا خواه گوره سین عبدیه کات چون قراوتو بو إسا حقیقا كابراي لا علي ورا حقيقي فلان كسد لا تخاون حقي چی بی راضي أبي امرو حقيقي بدموا ليه خوش ببيت والله خواه خود بفرم پیغمبری خواه فرمی قصری کی بشانه على باش تا فرمی او قصرت بمي لقونا حقيقي خوش أبي كره دديتو فرم محاجره كانش ما بركه يا في رازين اذا قصري كده باش تعطيه بدي هل لخوشيا غير قشكرك خوي جورا اوا قربي او توانا نشوان بو كاتو حق العباده بلا حتى بتواني ايما الدنيا بوي خجالتي بقى بي خوانا بين خو من درفت من هبي بتشين بقردن ازاي اكل قردن ازاي بيبكي جرانا ويحقق ما لكيك لا ما انا بوي بجرينوا حش حقيقي غيبتي كمان كدو بين بوي باسكينوا لا اوانيك غيبتك كمان كدو بتشين قربي بو بكينوا بهالشيء ولا شيء كان بتواني للدنيا خو ما قربوا بكينوا باشترا بلا مردينو بس معناتي بري دنيا بالنوي كخواي جورنا عليت بس ما مسقسيك تكر جلال با بينرو بيسر دوای به هەڵەوەری نەگرێت باسی ئەوت کردوت خی گەورە بەس قەرەبووی مسلمانە کاتەوە با ئەمە وا تێ نەگەین ینی لەم دنیاگەر کەسێ بێ باوەڕ بوو کافر بوو ئێمە گەر زوڵمیشی لێ بکەین ئەمە ڕێپێدراوە ئەمە ڕێپێدراو نیوە نیە نەخێر بە هیچ شێوازێ وەک ڕوونکردنەوە ویستم بارك الله فيك ئێمە لە دنیاە کاتێکە خوای پەروەردگار سنووری بۆ دیاری کردوین سنوورەکان بەرامبەر بە کافر و بە مسلمان و هەمووی بۆ دیاری کردوین ئەو سنووری بەرامبەر کافر تۆ ئیبەزێنی عقوبەی تایبەتی خۆتت هەیە عقوبەی تایبەتیت خۆتت هەیە بەڵام ئەو عقوبەی بۆ نمونە کابرا کافرێکی بۆ نمونە بەناها خوشتووە ئەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتەکەمان زۆر بەدەستەوە نییە لە کاتێکا مەجموعەی سەحابەی ناوتی بڕۆن مراقەبەیەکی دەوری مەکەم بۆ بکەن وەرنەوە ئەم چوار پێ سەحابەیەکە چون مراقەبەکەیان کە کاروانییان بینی دوو نەفەر بوو دوو سێ نەفەر بوو مانگی محەڕەم بوو یا حرامە مانگی محەڕەم شەڕی تا بکرێ وتیان دوو ڕۆژی مانگی محەڕەم مابوو تیان لێ بگەڕین ئێستا ئەم جەماعەتە بڕۆنەوە لە دەستمان دەرەچن ئەگەر لێشیان بگەڕین مانگەکە بەڕاستی ڕۆژێکی ماوە بەسەمان ئەتێ ئەپەڕێ ئەم دەستکەوتەمان لە دەرەچێ کورە وتیان لێن دوای تەوبەیەکی لێکەین وەکو لای خۆمانەڵێ دوای ئەم حادیثەیە گەیشتەوە پێغەمبەری خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمی دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان خوا تۆ بەشایەت بە من بەریم لەمەی کە ئەمانە کردیان سێ دانە جار هاواری کرد ئەمە ئەوە نییە ڕێ پێدراوەکە لێ زوڵم لە کافر کەیت دوای پێغەمبەری خوا چوو بۆ مەککە خەڵکی نار بۆ مەککە خوێنی کابرای دا وتی چەندتان ئێمە چەند قاتان ئەدەینێ چیمان لێ داواکەن و داوای لێخۆشبوونی لە خوای پەروەردگارەکەین ئەم جۆرە کەسانە پێویستە لە دنیای عیقابەکەشیان لێ بسەنێ عیقابی لای خۆشیان ئەگەر خوای گەورە داوای لێخۆشبوون لای خوانەکەن خوا عیقابی ئەوشیان لێ ئەسەنێ ئەو بەڕاستکردنەوەی ئەو ئینشاءڵڵا خوازدا باتەوە کە باسی لەوە کرد بینەوە سەر مانگی ڕەمەضانەکە کە کاتمان نابێت بەسەریعی باس لەوە بکەین کە لەم شەوی لەیلەتول قەدرەکە ئێمە بەڕێوەیە هەر بە کورتی ئەڵێم شەوی لەیلەتول قەدر لە شەوە تاکەکانایە بەڵام من ئەوەندە بە بینەرانی خۆشەویست دەڵێم و بە ئێوەش ئێمە ئەگەر بینینە بەرچاوی خۆمان هەر لە شەوە تاکەکانە دابنیشین زۆر هەڵا ئەکەین چونکە ئەگەر ڕۆژێکمان لێ خواردبێ ئەگەر بە هەڵە ڕۆژێکمان پێش و پاش کردبێ ڕێک بۆ خۆی هەچی ئێمە لە تاکالی دانیشتین بۆ بەجوود ئەمە یەکەم تێبینی دووەمیانم ئەوەیەکە وا نەزانین کە ئێمە شەوی لەیلەتول قەدر کە ئێمە ئەڵێین ئەبێ ئیلا لە بانی عیشا و حتا بانی بەیانی دابنیشی نەخی بەڵێ ئەگەر ئەوە هەر کەسی ئەمە بکە وەک پێغەمبەری خوا فەرمی ئەحیا لەیلەه واشتد مئذره وأيقظ أهله ئەمە فەنیعمەوە بها بەڵام هەر کەسێک نوێژی عیشا بە جەماعەت کات تەراویح لەگەڵ ئیماما بکات
چەند دوعایەک لە دوای ئەوە بکات نوێژی بەیانی بە جەماعەت کە ئینشاءالله فەضلی لەیلەتول قەدری بەنسیب بێت. لە کۆتایی قسەکانمە ئەوەیە کە لە شەوی لەیلەتول قەدردا ئێمە لەم شەوە مبارەک و گەورەیە چی بکەین؟ هەر ئەوەیە کە عایشەی خێزانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەیفەرموو زۆر نوێژکەن، نەیفەرموو زۆر قورئان خوێنن. ئەم شەوتمان شەوی لێخۆش بوونە، بۆیە وتی پێغەمبەری خوا کەیفە ئەدعو، ئەگەر گەیشتمە شەوی ڕەمەضان و گەیشتمە شەوی لەیلەتول قەدر لەو شەوای پێغەمبەری خوا ئەگەر زانیم من شەوی لەیلەتول قەدرە چی بکەم؟ نەیفەرموو شیرینی بخۆن و خواردن بخۆن، فەرمووی چی؟ فەرمووی یەک دوعاکە ئین اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. کەواتە ئەوەی ئێمە لە خوای داواکەین لەم شەوە مبارەکەیە کە ئینشاءالله پێمان ببەخشێ ئەوەیە کە لەبەر خاتی ئەو دائانیشین داوای لێخۆشبوونی لێکەین. ئەمە گەورەترین شەهادەی ئینسان بەدەستی بێنێ کە خوا پێی بڵێ من لێت خۆش بووم. چەند خۆشە ئینسان لە ڕۆژی قیامەتە لە شعرەکەی ئەحمەدی موفتیزادا لێ چەند خۆشە ئینسان لەو دەقا پێی بڵێن خوا لە تۆ ڕازیە. خوای گەورە بڵێ هەی عەبدەکەم وا من لێ خۆش بوون و گوناهەکانی هەمووی سڵاوەتەوە. بەڕێز مامۆستا ئارامی خەبات، ئەزانم یەک دنیا قسەیکەت پێ و بیکەی، ئێمەش یەک دنیا پرسیاری کەمانەیە بەڕاستی، بەڵامی تر کات لەوە زیاتر دەرفەتمان نایە و ئینشەڵڵا شەوانی کەمان لە بەردەمەوە بەرەو لەیلەتول قەدر ئەچین بابەتی کە قسە و باسی لێکرد ئینشەڵڵا خۆی پەروەردگار بەم مانگە پیرۆزە ئێمەش پیرۆزکە، بەو شەوی پیرۆزە ئێمەش پیرۆزکە و تێگڕای بینەرانیشمان. زۆر سپاس دووبارە مامۆستا جان. بەڕازدان و خۆشەویستان، ناوبڕێکی کورت وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێننەوە. دووبارە سڵاوی خواتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، بەرنامەی میهری ڕەمەزان لە وەرگەی لەگەڵ پەیامنێران. ئەم شەو دەچینە پارێزگای هەڵەبجە و لەگەڵ پەیامنێرمان سامان فەتاح قساکەین. بزانین ئەم شەو سامان خۆی کردو بەکوایە، لەکوێیە، وەسفی چییە، کاشەوانی تر وەسفی دۆ و کەباب و شفتە و ئەمانەیە کرد. بزانین ئەم شەو سامانگیان چی بۆ حازر کردوین. سامان سڵاوی خوات لێبێ. کاکدانا سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی پەیام بێت. زۆر سپاس سامانجان، لەکوێیت ئەم شەو چیت بۆ حازر کردوین؟ بەتەمای ئەم شەو وەسفی چی هەڵەبجەمان بۆ بکەیت؟ داناستەکەم ڕۆشتۆ بۆ گاو دۆشی خوا شتێک لە دوایەتی فەرموو. کاکدانا دووبارە سڵاوتان لێبێت. سەرەتا لە زانیاریەکەوە دەست پێ یەکەم، دواتریش دێمە باسکردنی ئەم شوێنەی کە منی لێم. بڕیارە ئەمڕۆ کاتژمێردا خوێندکارانی پۆلی 11 ئامادەیی گردبوونەوە لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردە سازکەن داواکەن کە بگەڕێنەوە ناو پۆلەکان و خوێندنی ناو پۆلەکان دەست پێ بکەنەوە لەبەرەوەی سوودیان نەبینەوە لە خوێندنی ئەلکترۆنی و ئەوان دەڵێن کە زیان زیاتر هیچی تریان لە خوێندنی ئەلکترۆنی نەبینەوە و سوودیان لێ نەبینەوە، لەبەرەوە دێنە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە لەوێ داواکەن کە خوێندن دووبارە لە ناو پۆلەکانەوە دەست پێ بکاتەوە. من ئێستا لە دوکانێکی شیرەمەنیم لە هەڵەبجە کە یەکێکە لە گەورەترین دوکانە شیرەمەنیەکان کە تەواوی بەرەمە شیرەمەنیەکان لە ماست، لە دۆ و لە پەنیر، لە کەرێ، لە هەموو بابەتە جۆرە و جۆرە شیرەمەنیەکان لێرە دەسەکەوێت بە شێوازێکی خۆماڵی. ئەوەی کە لە پشتی منەوە دەبینن کاکدانا لێرە هەموو بابەتەکان لێرە بە جیاز و بە ئامێر و بە ئەو بابەتانە دروست دەکرێت. لە گاوداریەکەەوە شیرەکان دێن ئێرە، لێرە هەموو بەرەمەکان بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی جوان لە ڕێگەی جیازەوە لە ڕێگەی چەند بەڕادێکەوە لێرە دۆ، ماست، پەنیر و دۆوشکە و هەموو بابەتە شیرەمەنیەکان لێرە ئامادە دەکرێت بە شێوەیەکی خۆماڵی و دوور لە بەکارهێنانی مادە کیمیاوی و حافیزەکان. لەگەڵ کاگیاسینە چەند دقەیە قسەکەم کاکدانا بزانم ئێوە کاگیاسین لە گاوداریەکەتان کە گاوداریەکی فراوانە لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕۆژانە چەند کیلۆ شیر بەرەمێنن؟ پێشەکی بە خێراتنتانەکەین بەخێر بێن سەر چاومان. ئێمە لە گاودارەکەمان بەرهەمێکی شیری خوانێ بڕەشیرێکی زۆری باشمان هەیە. هەر 3 ساڵە هەمانە و نردومانە بەرەو سلێمانی و بەرەو کەلاریش نردومانە و بە باشمان زانی بینە خزمەت خەڵکی شارە خۆشەویستەکەی خۆشمان لێرەش بنکەیەکدا بنین
بۆ ئەوەی کە بتوانین ئەم بەرهەمە جوانەی خۆمان خەڵکی شارەکەی خۆمان سوودی لێ ببینن و بە سیعرێکی مناسب بە شێوازێکی تەندروستی و ئێمە لێرە جەماعەتی سەحا ئەو برادرانەی سەحا سەرپەرشتیمانەکەن ڕۆژانە زوو سەردانمانەکەن چی لێرە چی لە گاودارەکە و هەموو بەرهەمەکانیشمان بە شێوازێکی تەندروست و پارێزراو یەتە ئەم شیرەمەنیە و لێرەوە ئەتوانین بە جوانترین شێوە پێشکەشی هاوڵاتیان دیکەین. کاگەسم باوچین لێ بەڕادەگەی دەرەوە کاکدانا مواسەفاتێکی زۆر تایبەتی ئەم ماستی کێڵگەی گاوداری هەڵەبجەتان بۆ باس بکەم ماستی تر بۆ ڕۆژێک دوو ڕۆژ ترش دەبێت بەڵام ماستی ئەم دوکان و ئەم گاوداریە دە ڕۆژ بمێنێتەوە بە شێوازێکی زۆر تایبەت دەڵی دەگرن و تریشش نابێتەوە گۆ خۆی مێنێتەوە کاگیاسین ونەر چیە لەوەی کە بۆن منە ماستی ئێرە تریژ نابێت بۆچی تریژ نابێت بەڵێ کاتە ئێمە کە بۆریێستیلەکان کە لەوێ هەر لە مەمەی گوانی مانگاکان و لە شۆرینی گوانی مانگاکان کە خۆتان دیتان بە چاوی خۆتان و مەمەی کە ئەیخین لە گوانی مانگاکان و ئەو بۆریستیلانەی تاچنە ناو بەڕادەکان هەمووی ئەشۆرێ و تاحقیمەکرێ کاتێک کە ئەمانە شۆرد و تاحقیمت کرد بەکتریای نەبوو شیرەکە و توانی بە شێوازێکی تەندروست بەرهەمی بێنی ئێمە ئەو مانگانەی کەیان ئێمە ئەیان دۆشین هەتا سێری ئەو دەرمانە ئەکەین کە نووسراوە لێ بۆ نمونەمە 20 ڕۆژ 25 ڕۆژ شیاو نییە بۆ خواردن بەڵام ئێمە سەر ڕاکە بڵێ 20 ڕۆژ شیاونی ئەمە مانگێکیش بەکاری نایێنین ئەڵێن با ئەحتیات مدەتێکی کەش هەر بەکاری نەهێنین لەبەرەوەی ئێمە احتیفازەکەین بەو پاک و تەمیزی و بەو عیلاجانەوە بەرهەمەکەمان ئەتوانێت تەمەنێکی زۆر باشتر ببڕێ نەتوان پێداویستی بازاری هەڵەبجە و سلێمانی پڕ بکەنەوە ئێوە بەڵێ توانیمانە هەڵەبجەمان لەخوا بەزیا بێ کۆنتترۆل کردووە بەرهەمێکی زۆر باشمان تەوزیع کردووە لە هەڵەبجا بە بەڕار ڕۆژانە تەوزیعەکەین بەس بڵێن سلێمانی هەمووی نا بەڵام وەکو سلێمانی توانیمانە بەشێکی هەرە باشی باشمان ناردووە بۆ کارگەی جوانڕۆ خوانەی بڕێم بە تەنکەری نێرین بۆ ئەوێ و جارجارێکیش هەر بەرەو کەلاریشی ئەنێرین هەردانا لە کێڵگەی گاوداری لە هەڵەبجە لە ئەوەی ناوی دەرەشیشە کێڵگەکە ڕۆژانە یعنی هەموو ئەو مانگانی لەوێن بە جیازی تایبەت و بە جیازی جیاواز دەدۆشرێن و شیران لێ بەرەمێت ڕۆژانە 500 کیلۆ شیر بەرەمێنرێت لێرە دەکرێت بەم شێوازە جۆرا و جۆرانە ماستانی کە لێرە دانراون و لێرە ڕەوانی شارەکان نکرێت ماستی دەرەشیش گەێنراوەتە دووست لە کەلار و لە خانەخین و ئەو بابەتانە و لێرەوە بۆ پارێزگاکانی سنووری پارێزگاکان هێرمی کوردستان ڕەوانەکرێت باشە سابان دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس هیوادارم ئەو خەڵکانی تۆ لە هەڵەبجاچی تەلایەن خزمی ماڵە خەزورانە نەبن کورە بەڕاستی زۆر وەسفی شتەکانەکەی سامانجان دەستێ خۆش بێ سوپاس پەیامنێرێکی ڕۆحسووک ماندوو شەوانە لەگەڵ ئێمەی زانیاریەکانی پارێزگا خنجیلانەکەی کوردستان پارێزگای هەڵەبجەمان پێگەێنی کاکە ئەو گومانە خراپەشی لەسەر لا ببە ماڵە خەزورانی لە هەولێرن لێرنی خوا بەڕاست معلوماتەکەم خراپ سامانگیان سپاس دەکەین ماڵە تاوا تاعات و عیبادەتت قبول بێ ئینشاءالله بەڵازیزان دێنەوە لای پەیوەندیەکانی ئێوە یەکەم پەیوەندی کە لەگەڵمانایە ئەحمەد سەباح لە بەردەڕەشەوە کاک ئەحمەد سڵاوی خوا لێ بێت ئەم کاتت باش تاعات و عیبادەتت قبول بێت کاک ئەحمەد سڵاوی خوا لێ بێت پرسیارەکەمان ئەگۆڕین لە سەرەتای چەند سوورەتی قورئانی پیرۆز خوای گەورە سوێند ئەخوا ئاسانکاری ئاسانکاری تۆ شتێ بڵە جارە یەکسەر پەنامە بۆ بۆ ئاسانکاری سەلامت بی هەشت شتێک سەرکەوە چەند کاک دانا تۆ ینی دەسوودڵ زۆر ئێمە لە ڕۆژەکانی تران بۆ ئاسانی یەکسەری ناکەین سەیدا گیان تازە کاک دانا ئاسانکاری بۆ کردووی بڕۆ لەسەر و دەوە دەست پێ بکە خاطر من هەروە سەخی تەبیعەت سێزدە دەست خۆش ئێمە سێزدە بۆ تۆ نووسین خوان لەگەڵ بێ ئازیزان و خۆشەویستان دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەبینرێن یاخود ئەگەرهاوکاران لەسەر شاشەکە تەواو ڕقم تەلەفۆنەکانیان داناوە دەتوانن پەیوەندی بکەن ناوی دوانی خۆتان بڵێن شەوانەیە ئەمە دوو کەس لە ناو تیر و پشکەکاندا کەسێک لە ناو تیر و پشکدا هەڵدەبژێرین
کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو ئەوانەی کە بە درێژایی ئەم شەوانە ناویان دەرچووە جارێکی دیکە تیر و پشکیان بۆکەین دوو کەس لەناو هەموو ئەوانەدا خەڵاتی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامیان پێدەدێن ڕوونکردنەوەیەکی زیاتر لەوەی کە هەندێک خەڵک دەڵێن پرسیارەکانتان زۆر ئاسانە جارێکی دیکەمە دووبارە دەکەینەوە لەوەی کە ئامانجمان هێندە ئەوەیە کە زانیاریە قورئانیەکان لەناو مێشکمانە جێگیر بن و منداڵونەوەکانمان ئاشنا بن بەم زانیاریانە نەکەوەی کە ئێمە بین خەڵاتێکی گەورە لە سەردامەدا بنین کە ئایا کێ دەیزانێ یاخود کێ نایزانێ تەنها مەبەستمانەوەیە کە جارێکی دیکەم زانیارانە ئابدت ببنەوە لە مێشکی خۆ زۆر باشە چینە گرمیان بەناس جەمال وەرەگرین بەناس سڵاوی خوارد لێبێت باشی خوشکی من سەلامەتی بەناسخان لە سلێمانی وانە وردە وردە گەرما دەستی پێ کردووە گەرمیان لای ئێوە هەر بەڕاست گەرمی کردووە بە شەو بە ڕۆژ دەی باشە خی گەورە فرسەتتان با و شەڵڵا کارەباکەش باش بۆی فێنک ببنەوە خوشکی من ئاگەر لە پرسیارەکە بوو باش ئاگەر لە پرسیارەکە بوو لە سەرەتای چەند سوڕەتی قورئان خی پەروەردگار سوێند ئەخوا شتێک بڵێ وەڵاهی جار شتێک بڵێ ینی ترەوە 15 بنووسم شتێک ئەمەی کەوتوتە هەر لە خۆوتت ینی زانیاری نییە بقێچێکە با بزانین ئەمێ هەر لە خۆوتوتە ڕاست دەرەچیان نە 15 بۆ نووسین حەزەکەی باش دەی جارە خوال لەگەڵ لە هەولێرەوە خات و نەرمین عەبدوڵڵامان لەگەڵ خات و نەرمین سڵاوی خی گەورەت لێبێت و کاتت باش السلام عليكم. عليك السلام ورحمة الله. طيب الصوت برنامجنا لديكم. زۆر دەستان کاری نادەیت؟ تۆ با پرسیارەکە لێ بکەین. چاکم فێر کردووی. چەند لە سەرەتای چەند سوورەتی قورئانی پیرۆز خوای گەورە سوێن دەخوات. واتە بە سوێندی خوای پەروەردگار سوورەتەکە دەست. پرسیارەکەی دەستان کاری نادەن. وەکو پرسیارەکەی تر چاوتان بە کاکدا نەکەوتووە وەڵا پرسیارەکەی تر ئاسانکاری مان نەکردبوو خوا ئێستا تۆ ژمارە بڵێ شتێک هاوکاری دەکەین ئینشەڵڵا با چوار دەبێتن با چوار دەبێ بەڵێ ئەگەر ئاسانکاریشم دێ نایگۆڕی دیگۆڕم نازانم بەڵام نایگۆڕی ئاژماری کە بڵە بزانین ئەو چەنەیە بەڵێ ژمارەیەکی تر چواردە کەمتر شتێ زیاتر با سیازدە بێ سیازدە بێ باش لەوتی هەرکەس بزانێەوە چێ لە گیرفانمە هەموو قۆخەکان بۆ خۆی خەریکەوەی لێمانوالێمەکە یەکجار ئەوە سیانزەمان بۆ نەرمین خان لە هەولێرەوە خات و سارە عەبدوڵڵامان لەگەڵ خات و سارە سڵاوی خوال لێبێت وەم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. زۆر سپاس خات و سارە. نەوەڵاوە کۆتایی هەدا دەجێن ئەوە گوزەشت ئەوە ڕابرد پرسیاری تازەش ئاسانە 2020 ڕقەمە لە سەرەتای چەند سوورەتی قورئانی پیرۆز خوای پەروەردگار سوێن دەخوات چەند؟ سێنزەش بۆ تۆ نووسین پەیوەندی تر پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە با بزانم چێە؟ پێشەی وەرگیرەدانەیەکیان قەتع بوو بەڵێ زانین پەیوەندیەکە دیکەمان چێە ئازان و خۆشەویستان ئەوانتان کە پەیوەندی دەکەن بە ناوی دوانی خۆیان بڵێن لەبەرەوەی کە جارێکی دیکەوانی کە ناویان لە تیر پشکی ئەم شەوا دەردەچێت پێویستمان بە ناوی خۆیان هەیە و هەر کەسی ژەم شەو لە تیر و پشکەکەیە کە ناوی دەرچوو بە لە دوایی کۆتایی بەرنامەکەی ئەو ژمارە تەلەفۆنە تایبەتی کە لەسەر پەیام داێنێن بەو ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێوە بکە بۆی کە ڕێنمایی تایبەتی بۆ دوایین تیر و پشک لێوەرگرین کە پێویستمان بە زانیاری هەیە دەچین لای پەیوەندیەکی دیکە بەڵێ سەناریا مەخدید لە هەولێرەوە سڵاوی خوارد لێبێ سەناریا خان لەگەڵ جەنابیشت پرسیارەکەمان وەڵامی دایە باش خی پەروەردگار لە ژمارەیەک لە سوورەتەکانی قورئان کە سەرەتا دەست پێکە سوێند ئەخوا باشە لە چەند سوورەت خی پەروەردگار سوێندی خواردووە ئاسانکاری بەڕۆڵا و پەیوەندیانی تەگاگال لەو ئاسانکاریمان بۆ کردن
باسی 5-8وانیان کردمان تۆزە سەرکەون لە سەرودەوە یعنی ئەو ئاسانکاری خوار دەمەڵن سیانزە باش سیانزەش بۆ تۆ نووسین قسەکان فەرموو لە کاتێک پەیوەندی وەردەگرن زۆر کەم گفتوگۆ لەگەڵ پەیوەندیەکان دەکەن کەسان تا پەیوەندیەکان گفتوگۆی تێدابێت ئەوە بەرنامەکە خۆشتر دەبێت هیچ شتێکیشتی تۆ هیچ تێ نەگەشتم ئەگەر دووبارەی بکەیتەوە خوا ببوورە خاتور یەک تۆ سەوت بەرزکەرە خوشکە بەڕێزەکەم کاتێک کە پەیوەندی وەردەگرن تەلەفۆن دەکات لە کاتی پەیوەندیەکە وەردەگرن گفتوگۆتان زۆر زۆر کەمە ئەزانی بۆچی ئێستا من پێت دەڵێم بۆچی خاتون کەفسیر بەرنامەکە خۆش بەخوا ئێستا من پێت دەڵێم بۆ خوایە دادە سەناریان من حەزەکەم گفتوگۆ قسە بکەین ئەمە ناهێڵێ ئەجاسە پێ دەڵێ بۆ ناهێڵێ کاتێک کە پەیوەندیەکە لەو دی وەردەگرن خاتون هۆکارێکی ئەوەیە کە لێتان ناشێنێ دوو ژمارە تەلەفۆنمان هەیە بۆیە ئەو کاتێک کە پەیوەندیەک لێرە خواحافیزی لێ دەکەین دەبێت ئەوی تر حاضر بوو بێت ناکرێت ئەوەندەش لەسەر هێڵ لەولار بتێڵێتەوە چونکە تا تەلەفۆنەکە زیاتر مەشغوڵ بێت دیارە خاوڵاتی زیاتر تەلەفۆنەکە یانی هەیە گلەییمان لێکە ڕسمی شاشەکەی نردوو بۆ کاکدانە 127 جار تەلەفۆنی کردووە نەهاتەوە وەربگیرێ بۆیە ئەو دی ناچارە زوو ڕەبتت بکاتە پەخشەوە لەبەرەوەی کە لێرە خواحافیزی کراوە لە پەیوەندیەکی دیکە ئەمە بەشێکی ئەو دی هۆکارەکەیەتی ئێرەش بەڕاستیەمانوێت لە کەمترین کاتدا زۆرترین هاوڵاتی وەربگرین چونکە خەڵکێکی زۆر گلەییمان لێکە لەوەی بۆچی ئەمە تەلەفۆن دەکەین نەرمەشغوڵە ڕاستەمەوە جیاوازە لە بەرنمەکانی جەژن کە دەتوانین هەواڵپرسینێکی جیاواز قسە و باسێکی جیاواز لە ناوچەکانی خۆمان بکەین هۆکارەکەی تەنها ئەوەندەیە دەمانوێت لە کەمترین کات زۆرترین هاوڵاتی بەشدار بێت دەست خۆش بێ هیوادارم پەیامەکە گەیشت بێچینە لای پەیوەندێکی تر خاتو دیمەن ئەحمەد لا سلێمانیەوە خاتو دیمەن سڵاوی خوای پەروەردگارت لێبێت زۆر سپاس خاتو دیمەن پرسیارەکە دەزانی خۆ پرسیارەکە دەزانی؟ من هەڵێم 15 یارمەتیم زۆر زۆر هەڵەیەم شانم بخوا بۆ مەر ناگیرێ هاتو دیمەن تێ نەگەشتم ببوورە ئەڵێم با 15 بێت 15 بێت؟ یارمەتیمیان ینی زانیاریت نییە لەسەری لە دەوروبەرەکەی کاکدانایە تۆش قەی ناکە با 15کەی بۆ بنووسین چونی خۆمەڵم 15 ئەگەر هەڵەیە با بگۆڕم باشە خاتو ناتوانین بڵین هەڵەیە ڕاستە بەڵام 15 بۆ نووسین دەست خۆش بێ خوان لەگەڵ خاتو دیمەن پەیوەندیەکی دیکەمان لەگەڵا ژینۆ عوسمان لە سلێمانیەوە خاتو ژینۆ سڵاوی خوا لێبێتەوە کاتت باش سڵاوی خۆی گەورەتان لەبێت سڵاوی خۆی گەورە لە تۆش بێ ژینۆ خان زۆر سپاس ناوەکەم خەڵەتە ڤینۆس ڤینۆس بەڵێ بەڵێ ڤینۆس ئەوە کاکداوان نەڵە دوسێ جار تەکیدم لێ کردێتەوە برای پەیوەندیەکان نەڵە ئاوا گەیشتۆ بە من خوا ماڵی ئاواکە جەلال نایە ئامین یا ڕەبی خوا ماڵی ئەویش و تۆش و هەمومان ئاواکە زۆر باشە خاتو ڤینۆس پرسیارەکە دەزانی؟ منەڵێن سیانزەی دایک مەڵێ 15 نازەم کەمیان بڵێ تۆ دایکی گەورە نابێ قسە و پشکێنی بەڵێ لە قسەی دایکی دەرمەچۆ ڕێز سڵامان هەیە بۆ دایکت لە قسەی دایکی دەرمەچۆ لە هیچ شتێکە با 15 بێ ئەمە بەس بە ئەگەر خەڵاتەکە و بۆ دەرچووی خۆت نییە هی دایکتە بەڵێ وەڵێ کاکدانە دەست خۆش خوال لەگەڵ بێ سەرچە ئەو 15 بۆ تۆش نووسی خوال لەگەڵ بێت دوایین پەیوەندی ئەگەر وەرگرین تەواو کۆتایی بە پەیوەندیەکان هاتووە کاکدانا پێشەوەیکە من بیڵێم سپاس بۆ ئەوەی عزیز کە پەیوەندیتان کردووە چەند بڕگەیەک دوو بڕگەمان ماوە لە بەرنامەکەمان پێشکەشتان کردن بڕگەیان بڕگەی ڕۆژووی تەندروستە کە زۆر گرنگە باس لە گیراوە سروشتیەکان دەکەین زۆر جار ئێمە میوەیەکی زۆر دەکردن کاکدانە لە ماڵەوە ئەم میوانە بەشێکیشیان ئەمیشە زەین تێک دەچن کەواتە چی بکەین سوود لەم میوانە بگرین سوود لە میوانە وەربگرین حەکیمێکمان هەیە شارەزا لە گیراوە سروشتیەکان لەو میوانەی کە ئێمە شەوانە دەیکڕین و دەیخێنە بەردەم میوانەکانمان هەندێک شەربەتی تایبەت سروشتی فرێش بەمە دەڵێن فرێش دروستی دەکا کە ئەوەی جێگەی سەرنجە لامان کاکدانە زۆر جا دەچیتە دوکانێک بەدە دەقات چەند پەرداخێکی شەربەتی فرێش دەدەنە مشتریەکانیان بەڵام سیر ئەوەیە لێرە کاتێک کە ئەم شەربەتە دروست دەکەی خەریکە کیلۆ میوە تەواوی بە حەڵ پەرداخێکی تێدایە ئەو کاتە دەزانی شەربەتی فرێش چۆنە هەم لە تامەکەی ئەم لە لەوەی کە چەند بەرهەمدێک دەزانی سەر بە شەربەتی فرێش کامە ئێسڵە چۆن دروستێەوە
سوود و تایبەتمەندیەکانی گیراوە سروشتیەکان هەچەندە من نەمدیوە بەڵام لێرەوە یعنی بەپی زانیاریەکانی منەوە نەبیستومە باشترین شربەتی فرێش تا لە میوەکە توانی خۆی بخۆی باشە چونکە ڕیشاڵی لەگەڵا ینی ئاوەکەی نەخۆی ئەگەر کرا بە شربەتیش یعنی بەس ئاوەکەی نەبێ با بڵین ڕیشاڵەکەشی لەگەڵ بێ چونکە زۆر سوودیکەی هێبزانین ڤیتێکەشمان شتێکی تر کە زۆر جێگەیستەنجە میوەکە بە تەنها خۆنی ینی ئەوەی کە تێکەڵەی میوەکان شربەتیان لێ دروست دەکە با پێکەوە بینەری بڕگەی ڕۆژووی تەندروست بووین. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. سڵاتە لەوێت عزیزان لە بڕگەی ڕۆژووی تەندروست بە پوختی باز لە ئامادەکردنی چەند گیرا و شربەتێکی زۆر سروشتیەکەین کە لە میوەکان و لە هەندێک لە سەوزەکان دروست دەکرێن و تەندروستێکی زۆر پاشمان پێ دەبەخشن بۆ مانگی ڕەمەزان. خۆشەویستان پێشەوەی کە باز لە دروستکردنی شربەتەکان بکەین گیراوەکان بکەین پێویستە ئاماژە بۆ بکەین کە بەشێکی زۆر بەداخەوە لەو شربەت و گیراوانی کە لە بازار و مارکێتەکانە هەیە بەشێکیان بە تەواوەتی ئەتوانین بڵین مادەی کیمیاوی بەسەریان دازاڵە و ناتەندروستن بە تایبەتی ئەوانەی کە تۆزن دەکرێن ناو ئاوەوە و هەندێکی لەوانەشی کە بە ناوی سروشتیۆ دەفرۆشرێن کە پاکێجینی بۆ کراوە ئیش بە هەمان شێوە مادەی کیمیاوی مادەی پارێزەری تێدایە بە تایبەتی هەندێک مادەی هەندێک ڕنگ و هەندێک مادەی با بڵێ وەکو ساکەرین و وەکو هەندێک مادەی وەکو ئەسپەرتامی تێدایە کە 200 بۆ 300 جار لە شەکری سپی شیرینترە کە ئێمە خۆمان ئەڵین بە پارێز لە شەکری سپی بکەین بەڵام لە هەمان کاتە ئەو مادانە 200 بۆ 300 جار لە شەکری سپی شیرینترن و زیان بەخشتریشن. کەواتە ئەو شربەتانی کە لە مارکێت و بازاڕەکانە هەیە بەشێکی زۆریان ناتەندروستن لە ئەو مادە پارێزرانی کە تێدایە ئەو شەکرە ئەو ڕەنگە ئەو تامبوونی کە پێی دەکرێت. زۆر ئاسانە کە خانمی خۆمان یاخود تەنانەت پیاوانی زۆر جار لە ماڵەکانی خۆمانە بتوانین گیراوە یاخود شربەتێکی تەواو سروشتی ئامادە بکەین لەو میوە و لەو نعمەتانەی کە خوای گەورە پێبەخشیوین دەتوانین کۆکتێل دروستکەین دەتوانین بە تەنها دروستیان کەین وەکەوەی کە ئێمە ئێستا بە پوختی باسی چەند گیراوەیەکەکەین. خۆشەویستان ئەوەی کە من مەبەستمە زیاد باسی کەم ئەوەیە کە ئێمە تەنها شربەتێک دروست نەکەین بیخۆینەوە و نەزانین سوودەکەی چییە. ئەلبەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کاتێک کە باز لە شربەت دەکرێت کۆمەڵێک ئامانج ڕیزەکرێت. یەکەمین ئەمانج ئەوەیە کە تینوێتیمان بشکێنێت بۆ کاتەکانی کاتژمێری ڕۆژ کە لەوانەیە هەندێک ڕۆژ گەرم بێت بە تایبەتی سوپاس بەخۆ کە ئەم ساڵ ڕەمەزان ئەم ساڵ فێنکەوە لە بەهارایە لەوانەیە زۆر تینیمان نەبێت بەڵام هەر پێویستە لە بەربانگەوە تاوەکو پارشێ تۆ 2 بۆ 3 پەرداخ شربەت بخۆیت بەوەی کە تینوێتی بڕەبێتەوە لە کاتژمێرەکانی ڕۆژە. یەکێک تر لە ئەمانجەکانی شربەت یاخود ئەو گیراوە سروشتەکان کە لە میوەکان دروست دەکرێ ئەوەیە کە پاکەرەوەن بۆ کۆلۆنمان چکەمە لە 11 مانگێکە لەوانەیە زۆرخۆری بکەین لەم مانگی ڕەمەزانی پیرۆزە کاتێک کە بە ڕۆژوو بین بەخوای گەورە ئەگەر بێت و لە بەربانگەوە و تا کاتژمێری 11 شەو و دواتریش لە پارشێوە بتوانین بە ڕێکوپێکی لەم مانگەیە 3 پەرداخ شربەت بخۆینەوە شربەتێکی تەواو سروشتی و دروست کراو لە میوەکان ئەوە دڵنیا بن کە کۆلۆنمان پاکە بێتەوە لەو هەموو ژەهرەی کە ئێمە 11 مانگە کۆیەکەین لە کۆلۆنمانە و لە جگەرمانە. یەکێکی تر لە ئەمانجەکانی ئەم شربەتە سروشتیانە خۆشەویستان ڕێخستنی کێشە بە تایبەتی ئێمە سەر لە کاتی دابەشکردنی میوەکانە باسیەواکەین کە بۆ نمونە شربەتی سێوی سەوز لەگەڵ شربەتی بۆ نمونە کێوی بۆ کەسانی کە ئانێوی کێشیان زیاد نەکا لە مانگی ڕەمەزانە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆیان ئەگەر بێت و لە شەو ڕۆژێکە یاخود لە شەوە 2 بۆ 3 پەرداخ لەو شربەتە ئامادە بکەن و لە ماڵی خۆیانە و بەکاری بێن و بێخۆنەوە. هەندێک لەو بەڕێزانی کە بە ڕۆژۆ بن لەواتچێت کە موزە بن لاواز بن حەز بکەن لەگەڵ مانگی ڕەمەزانە وزەیان دابین بێت و تەنانەت کێشی شانسیات بکات. ئەویش دیسان جۆرێکی تر یاخود کۆکتێلێکمان لە شربەت بۆ ئامادە کردوون کە باسەکەن بە پوختی بە تایبەتی شربەتی گێزەر و
شلیک یاخود جێزەر و پرتەقاڵ ئەوە ئیشتیها نەکاتەوە و دابینکەری بڕێکی زۆر لە کانزا و ڤیتامینەکانە بۆیان کە گرنگێکی زۆری هەیە بۆ پاراستنی تەندروستیان بۆی کە لە 15 بۆ 16 کاتژمێر بە ڕۆژەبوونیانە تووشی لاوازی و بێهێزی و دابەزاننی فشاری خوێن و بێتاقەتیان نەکات بە تایبەتی و کەسانەی کە خوێنیان کەمە و حەزی جەکەن کە بە ڕۆژوو بن. خاڵێکی تر لە ئامانجەکانی شەربەتە سروشتەکان گیراوە سروشتەکان ڕێخستنی چاوریەکان یاخود دابەزانی چاوریەکانە بەهۆی بوونی ڕیشاڵێکی زۆر لەم میوانەیە و لەو کۆمەڵێکی تر میوە کە ئێمە ئێستا لەم کورتە بەرنامەیە دەرفەت باسیکەین بریتە لە ئەو ڕیشاڵانە بریتە لەوەی کە چاوریەکان دابەزێنن یانلانی کەم بەشێک لە چاوریە زیان بەخشەکان کەمەکەنەوە بەهۆی بوونی ڕیشاڵێکی زۆر کە ئەم ڕیشاڵە بەهۆی مانەوەیان بۆ ماوەیەکی دوور درێژ ناو ڕیخۆڵەکانە واکەن کە کۆلۆن و ڕیخۆڵەکان پاک بنەوە لامان کاتیشە چاوریەکان بەتابەتی چاوریە زیان بەخشەکان وەکو کۆلیسترۆل یاخود LDL ئەمانە بتوێنەوە یاخود ڕێژیان کەم بێتەوە بۆیە دەبینیت بە ڕۆژوگرتنەکە و بە شربەتێکی یاخود گیراوەیەکی سروشتی کە تۆ لە بەربانگ و لە پارشەوە ئەیخۆیتەوە دوای مانگی ڕەمەزان بڕۆ شیکاری نەخۆشەکەت کە تەماشاکی چاوریەکانت بە تەواوەتی دابەزیون. یەکێکی تر لە ئامانجەکانی گیراوە سروشتەکان بریتە لە ڕێخستنی شەکرا بەتابەتی و بەڕێزانی کە ئەگەر بێت و شربەتی جێزەر یاخود شربەتی کەوی بخۆنەوە دەبینن کە شەکرەیان بە تەواوەتی کۆنتترۆڵ بێ لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی کە ئەم جۆرە میوانە بەهۆی ڕیشاڵەکان یاخود بەهۆی هەندێک مادی کەش کە تێدایە بەتابەتی ئەگەر دوای ئامادەکردنی شربەتە و گیراوەکە کەوسکە چایەک لە دارچینی هاڕاو ئەو کەسە بکاتە ناو شربەتەکەی و بیخواتەوە ڕێژەی شەکر یاخود گلوکۆزی لەشی ئاستەکەی دابەزێت و ئەتوانین بڵین کۆنتترۆل بێلانی کەم لە مانجی پیرۆزی ڕەمەزانە. خاڵێکی تر لە ئامانجەکانی ئامادەکردنی شربەت و گیراوە سروشتەکان بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان بریتە لە ڕێخستن یاخود کۆنتترۆلکردنی بەرزەفشاری خوێن کە کەسانێکی زۆرمان هەیە بەداخەوە فشاری خوێنیان بەرزە بۆیە وا پێویستەکە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە بەهۆی ڕۆژوەکە و بەهۆی ئەو گیرا و شربەتەی کە لە شەوانە ئامادەیەکن دەتوانن فشاری خوێنیان دابەزێنن یاخود ڕێکی خەنەوە یاخود کۆنتترۆلی بکەن. خۆشەویستان ئەمەی کە باسمان کرد بەشێک لە ئامانجەکانی ئامادەکردنی گیراوە و شربەتێکی سروشتی کە دەتوانین لە چەشتخانی ماڵەکانمانە بە شێوەیەکی زۆر ئاسان ئامادەی بکەین. وەسپاس بەخوا زۆربەی خانمان و یاخود زۆربای ئەوانی کە لە ماڵا کار دەکەن دەتوانن ئامادەیکەن بۆی ئێمە زیاتر کاتەکە بەوەوە بابڕین سەرفەکەین کە ئێمە چۆن سوود لەو شربەتانە وەرگرین یاخود چی جۆرە میوەیە بۆچی شربەتێک بۆچی حاڵەتێکی تەندروستیمان بەکاربێنین. دەتوانین شربەتێکی جێزەر و پرتەقاڵ بەیەکەوە بۆ نوێ جێزەر و پرتەقاڵ بەیەکەوە بەکاربێنین ئەمە ئەتوانین ئەمە بکەین بە کۆکتێلێک هیچ لە گیراوەکانمان کۆکتێلێکی جێزەر و پرتەقاڵە کە ئێستا باسێکین بە خێراییش ئامادەیەکەین ئەمە دەتوانین بڵین ڕێخەری کاری کۆلۆنە و ڕێخەری کاری فشاری خوێنە و چاوریەکان دابەزێنێت سوودێکی یەکجار زۆرمان پێگەێنێت بەهۆی ئەو ڕێژە زۆری لە ڤیتامین سی کە لە ناویدا هەیە و ئەو ڕیشاڵە زۆری کە لە ناویدا هەیە دەتوانین بڵین ئەنتیۆکسیدانتێکی باشی تێدایە فلافۆنۆیدێکی زۆر باشی تایە مادەی کارۆتینی زۆر باشی تایە دەوڵەمەندە بە ڕێژەیەکی زۆر لە کانزا و ڤیتامینەکان بە تایبەتی لە گێزەرەکەیە ڤیتامین A تایە بە تایبەتی و ڤیتامین سیان تایە بەرگری لەش زۆر بەهێزەکەن بە تایبەتی بۆ ئەم وەرزەی یاخود ئەم کاتێک کە ئێستا باس لە باسی ڤایرۆسی کۆڤید-19 و کۆرۆنا ئەکرێت کە زۆر پێویستە ئێمە بەرگری لەشمان بەهێز بێت ئەگەر چی تۆژینەوە زانستەکانیش باس لەوە دەکەن کە گرتنی ڕۆژوو یاخود ڕۆژوو گرتن وا لە مرۆڤەکات کە بەرگری لەشی بەهێز بێ بەڵام ئەگەر بێت و بە چەند گیراوەیەک ئێمە بتوانین بەرگریمان بەهێزتر بکەین ئەوە بە دوورترە بین یاخود پارێزراوترە بین لە پەتاو نەخۆشیەکان. هیچێکی تر لەو کۆکتێل و گیراوانی کە پێویستە باسی کەین کێوی و سێوی سەوزە بە تایبەتی بۆ بەڕێزانی کە دەیانەوێت کە چێشی لەشیان دابەزێنن یاخود لە سەر سیستەمێکی خۆراکی کەم شیرینی و بابڵین کەم پرۆتینن ئەمە بابڵین کۆکتێلێکی زۆر باشە بۆیان سێوی سەوز و کێوی کە ئەمە شربەتێکی یاخود گیراوەیەکی بە نرخ و زۆر پڕ بەها و پڕکانزا و ڤیتامینە بۆیان لە ئەمان کاتیشا دەتوانین بڵین کێشیان دابەزێنێ ئەو کەسانی کە فشاری خوێنیان بەرزە دابەزێنێ ئەو کەسانی کە
تەنانە نەخۆشی شەکریان هەیە ئەگەر بێت و شەربەتی سێوی سەوز ئامادە بکەن ئەمیش بە هەمان شێوە شەکرەکان کۆنتترۆڵە بێت لەگەڵ ئەو ڕۆژۆی کە ئەیگرن. یەکێکی تر لەو شەربەتانی کە یاخود گیراوانی کە زۆر گرنگە شەربەتی مێوژە کە بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆر شەربەتی مێوش کە دەیکڕن یان لە مارکێتەکانی کڕن بە ئامادەکراوی وەکووتمان سەرەتای بەرنمەکە ڕێژەیەکی زۆر لە مادەی پارێزەری تێدا یاخود شەکری دەستکردی تایە شەکری خراپتر لە شەکرەسپێکی تایە وەکو باسمان کرد و ئەوەشی کە دەیکڕین زۆر جار لە هەندێک شوێن کەسەرەی بۆ ئەگیرێ ئەوە باشتر لەوەی کە پاکێجین کرا و مادەی حافزەی تایە بەڵام ئەوی شەرگومانەکرێت کە ڕێژەیەک شەکر و یاخود هەندێک لێموندۆزی تێ بکەن. ئێمە دەتوانین خۆمان لە ماڵەوە زۆر بە ڕێگەیەکی ئاسان شەربەتێکی مێوژی تەواو سروشتی دروستکەین بەم شێوەی کە من ئێستا باسیەکەم ئەویش بەوەی کە تۆ یەک پەرداخ لە مێوژی وشکۆکراو دەهێنیت ئاوێکی پیاکەی شوتۆ لەوانەیە لە شوێنی هەڵگرتنیا تەپۆتۆزێکی لێ نیشت بێ یەک بە سێ واتە یەک پەرداخ مێوژ لەگەڵ سێ پەرداخ ئاو دایانیت بۆ ماوەی کاتژمێرێک تا بە تەواوەتی ئەخوسێ دواتر ئەیدەی لەو ئەسارەی کە هەتا کە بۆتە کات با بڵین ئەی هاڕێت مێوژەکە هاڕێت و ناوکەکەشی هاڕێت ئەو جادی بەپی ویستی خۆت ئەگەر بێت و تەڵپەکەی جیا کردەوە ئەگەر تامی خست و زیاد خست بوو ئەتوانی کەمێکی ئاوتەکەی ڕەنگێکی لەوانەیە وەک بڵی سوورێکی کاڵبات ئەگەر خست بوو کەمێک ئاوتەکە ئەگەر ناتوانی بەو شێوەی کە ویستت کەمێ شیرینیکەی بە هەنگوین یاخود بە نەبات یان بە هەر شتێکی ترکە یان شەکری قاوەیی بۆی کە تامێکی خۆشی هەبێ و سوودێکی یەکجار زۆری هەیە بە ئەو کەسانی کە هەندێک خانم هەیە کە شیردەرە بەڵام حەزەکات هەر بە ڕۆژوو بێت ئەگەر چی شەرعی ڕێی پێدا بێت یان هەندێک کەس هەیە کەم خوێنن لەوانەیە شەرع ڕێی پێدا بێت کە بە ڕۆژوو نەبێت ئەوانی کەم خوێنن بەڵام هەر حەزەکە بە ڕۆژوو بێ ئەگەر هەر حەزەکە بە ڕۆژوو بی و کەم خوێنیت یان سالاسیمەی ماینەریان هەیە و کەسانی کە کەم خوێنیەکیان هەیە جوو لە مادەی ئاسنیاکەمە بۆ نمونە دەتوانن لە بەربانگەوە تا پاشێ و سێ کوب لە شەربەتێکی مێوژی سروشتی کە خۆی ئامادەی کردو بیخواتەوە سوودێکی یەکجار زۆرێ بێت. یەکێکی تر لەو شەربەت و گیراوانی کە کۆتاگیراوەیە کە باسێکەین ئەوی شەربەتی تووە ئەم دوانم بۆی بەجیا باسکە لەبەرەوەی کە پێویستە پێشتر ئاوێکی پیا بکەین بیشوێنەوە تۆزە خۆڵەکەی لا بچێت دواتر بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ئاودا بخوێندرێت لەبەرەوەی ئەو میوە و شکراوانە کاتێک کە وشکە کرێنەوە مادەی چالاکەکەی یاخود کانزا و ڤیتامینەکەی چڕە بێتەوە پێویستە بێژگە لە شتنەوەکەی چەند کاتژمێرێک 2 بۆ 3 کاتژمێر لە ئاوا بخوێندرێن هەتا وەکو ئەو میوە ئەگاتە سەر باری ئاسایی خۆی وەکو وایە تۆ بە فرێشی میوەکە دروستکەیت شەربەتی لێ دروستکەیت. تو هیچێکە لەو نعمەتە جوانانی کە لە کوردستانی خۆمان گەلێک زۆرە بە تایبەتی توی سپی یاخود توی ڕەش هەر جۆرە تویەک بێ یاخود شاتوو یاخود شلیک ئەمانە هەمویان جەماعەتی بێرەکانن تووەکانن ئەمە شەربەتێکی زۆر نایابی لێ دروستەکرێت کاتێک کە تۆ لەگەڵ کەمێک ئاوا ئەیکەی بە عسارەکەیە و گیراوەیەک تداتێ دواتر بە پاڵفتەیەکی ئاسایی ئەگەر زۆر ورد نەبێت زۆر ئاساییە چی مێوژەکە چی تووەکە چی میوەکانی تر بۆی ئەلم پاڵاوتەکە زۆر ورد نەبێت لەبەرەوەی تۆ باقی چێ کە با کەمێک لە ڕیشاڵ کەمێک لە فایبەر و ڕیشاڵەکان با بچێتە لەشمانەوە بۆ کۆلۆنەکان زۆر باشە ئەو ڕیشاڵە یەکێک لە سوودە میکانیکەکانی ئەوەیە هەتا بمێنێتەوە جوڵەی کۆلۆن و جوڵەی ڕیخۆڵە ئەستورە زیاد دەکات بەم شێوازە پاکە بێتەوە لەو پاشەڕۆیانی کە چەند مانگێکە لە ناوێ کەڵەکە بووە لە هەمان کاتیشا بەو جوڵە زۆرە وزە سەرفەکە کێشدا ئەبەزێ چەوریەکاندا ئابەزن و ڕێژەی شەکر کەمە بێتەوە و لەش لە ژاهرەکان پاکە بێتەوە کەواتە مەرجنی ئێمە گیراوەیەک و شەربەتێک بخۆین بە تەواوەتی بە پاڵفتەیەک بە پەڕۆیەک وای لێ بکەین تەنها ئاوڕوونەکەی بخۆین و خەڵتەکەی لابین ڕاستە لەواچە خەڵتەیەکی زبر ناخۆش بەبی خۆی بەڵام ئەگەر پاڵفتەیەکی با بڵین مامناوەند بێت دەتوانانی کەمێک لە ڕیشاڵەکەشی بخۆی بۆی کە تۆ بتوانانی سوود لە ڕیشاڵی شەربەت و گیراوەکەش بگریت ئەمەش باسی شەربەتی تو بوو کە ئێستا دێن بە یەک باسی ئەو دروستکردنی ئەو کۆکتێل و شەربەتانە ئەکەین. ئێستاگەر باسی ئامادەکردنی گێزەر و پرتەقاڵا بکەین بۆ نمونە ئێمە گێزەرەکە با بڕین بە شێوازێک ئامادەیەکەین بۆ شۆراونەتەوە پاکن
ئامادەیەکەین بۆی کە بیکەین بە ئەسارەکە و پرتەقاڵەکەش بە هەمان شێوە ئەگەر چی بەداخەوە ئێمە وا فێربووین کە پرتەقاڵ بە تەواوەتی تۆکڵەکەی لێکەینەوە یان لەبەر تاڵیەکەی یان لەبەر شتێک بەڵام مادەیەکی زۆر چالاک و نایاب هەیە لە توێکڵی پرتەقاڵە کە ڤۆلەتایل ئۆیڵە زەیتێکی عەتریە ڕێژەیەکی یەکجار زۆر لە ڤیتامین سی لە توێکڵی پرتەقاڵا هەیە بۆ یان لەگەڵا بیکە بە شەربەت لەگەڵ وردی کە و شەربەتەکەی پێ دروستکە یان ئەگەر ناچار بووی یان حەزت نەکرد توێکڵەکەی پێوە بێت توێکڵەکەی بەجیا دەتوانی بۆ هەندێک کاری جوانکاری پێست بەکاری بێنی توێکڵەکەی یان بۆ دەست یان لانی کەم بیکە بە مڕەبایەک فڕێمەدە ئەمە کللتورێکی زۆر ناشرین ناو ئێمە بەداخەوە توێکڵی میوەکان یەکسەر فڕێدین چ پرتەقاڵ بێت چی لیمۆ بێت چێ هەر میوەیەکی تر بێ بە تایبەتی لە مزرەمەنیەکان ئەوەی کە لە بنەماڵی پرتەقاڵ و هاوشێوەکانێتی توێکڵەکانیان دڵنیاتانەکەمەوە کە سوودی زۆر لە ناواخنەکەی زیاترە بۆی ئێستا کە باسی بۆ منە گێزەرەکەین کۆکتێل یەکەمان گێزەر و ئێمە لێرەیە پرتەقاڵەکەش لەگەڵ بە توێکڵەکە و ئیکینە ناوی لە تامێکی تاڵی تیا ڕێگەیەکی تاڵی بەڵام زۆر ئاساییەوە زۆریش بە سوودا لە جاتیەوەی کە توێکڵەکەی فڕێدی نتوانین دوایی بە کەمێک هەنگوینیان بە شەکرێکی قاوەیی شەکرێکی بۆر شیرینیکەین بەم شێوە ئێستا بە کۆکتێل یەکەممان کە شەربەتی گێزەر و پرتەقاڵەکەی ئەو دوو میوەیە نزیکن لەیەکەوە سیفات و تامیان تقریبن ئەمە توانین بەم شێوازە ئەمە زۆر لەوە باشترە کە خانمی بەڕێز لە ماڵەوە دروستی کا دۆک لەوەی کە جاروە هەیە وەکو نانەوەکان بەداخەوە بە نیو کاتژمێر بە کاتژمێر پیاوەکان لە بازاڕە سرە ئەگرن بۆ دوکانێکی شەربەت تاوەکو با 1000 دینار شەربەت بێنێتەوە بەڵام لە هەمان کاتیشە تۆ توانی بە نیو کاتژمێر کەمتریش خۆشترین و بەتامترین شەربەت دروستکەی کە تەندروستیەکی یەکجار زۆرت بۆ دابین و زەمانەکات ئەمە شەربەتی یاخود کۆکتێلی پرتەقاڵ و جێزەرەکەیە شەربەتی دوای ئەوەمان ئەتوانین بڵێن سێوی سەوز و کێویە بۆ کەسانی کە بە تایبەت ئەیانەوێت کێشی لەشان دابەزێنن و بەرزەفشاری خوێنیان دابەزێنن لە مانگی ڕەمەزانە یەکجار سوودێکی زۆری هەیە بۆ بەڕێزانەی کە کێشەی با بڵین بە تایبەتی دەناڵن بەدەست کێش زۆریەوە یاخود بەرزەفشاری خوێنیان هەیە یان ئەو کەسانی کە چەوریان زۆرە ئەم سێوی سەوزە لەگەڵ کێویە تەنانەت بۆ نەخۆشەکانی شەکرە جۆری دوو ئەو بەڕێزانی کە نەخۆشی شەکرە جۆری دویان هەیە ئەوانی سوودێکی یەکجارە زۆر لەم گیرا و شەربەتە وەرەگرن کە ئێستا باسێکین
خۆشەویستان ئەم جۆرە کارانە یەکێکی تر لە سوودە معنەویەکانن ئەوەیە کە تۆ لەوانەیە هەماهنگگیەک دروست بێت لە ناو خێزانە کە بەداخەوە ئێستا خێزانی ئەمڕۆ پرتەوازە بووە تەمەشاکی هەماهنگگیش کەم بۆتەوە کاتێکە خانمی بەڕێزی ماڵ لە ماڵەوە خەریکی ئامادەکردنی گیراوەیەکی سروشتیە پێویستی بە هاوکاری ئەندامەکانی کە ئەبێت کە هاوکاری بکەن ئەمەش گیراوی دووەمانە کە شەربەتێکی ڕەنگ جوان و تا بڵێ ڕەنگێکی جوانی هەیە و تامێکی تایبەتیشی هەیە هیچ شەربەتێکی بازار ئەوەی کە بەبەر چاویشتۆ دروستەکەن تامی ناکاتە ئەمە لەبەرەوەی کە تۆ بەدەستی خۆت ئامادەیەکی و تامبوونێکی زۆر ینی تایبەتی هەیە وەک لەوەی کە تۆ تەنانەت لەبەر چاویشت دروستەکەن چکە بەدەستی خۆت ئامادەت کردووە. گیراوی سێم و چوارەممان کە لەوانەیە ئامادەکردنیان زەحمەت بێت لەبەرەوەی کاتی زیاتر ئەوێ ئەویش مێوژەکەی بەناوکەوە لەگەڵ تو ئەم دوانە تەنها ئاماژەیەکیان پێکەین کە پێویستە خوساندنێکی باشیان بۆ بکرێت هەم تووەکە و هەم مێوژەکە بە تایبەتی بۆ بەڕێزانی کە کەم خوێنن یاخود لاوازن یان ئەیانوی لە مانگی ڕەمەزانە کێشیان زیاد بکات زۆر کەسێ ئەوێ لە مانگی ڕەمەزانە قەرەبووی کێشی خۆی بکاتەوە لە جیاتەوەی کە چەند کاتژمێرێکی زۆر 15-16 کاتژمێر کە بە ڕۆژووە لەوانەیە بترسێ لەوەی کە کێشی دابەزی لەوانەیە جاروا هەیە پزیشکیش ئیزنی با یاخود مامۆسایەکی عینیش ئیزنی با بڵێت تۆ لاوازی بە ڕۆژوو مەبە دەتوانێت بە ڕۆژوو بێت و لە هەمان کاتیشا بەڵام لە شەوە 2 بۆ 3 پرداخ لەم یەکی لەم شەربەتانە تووەکە بێ یاخود مێوژەکە بێت ئەوی ژەوەی کە 2 بۆ 3 کاتژمێر لە ئاوا بیخوێنیت سەرەتا ئاوێکی لێ ڕێژم دواتر بە عسارە بێت یاخود ئەگەر نەگونجا بە عسارە بە مەکینەی قیمە ئەوەی کە قیمەی پێەکەین بە تایبەتی مێوژەکە کە ناوکێکی ڕقی تایە ئەگەر بێت و بە مەکینەی قیمە بێت ئەو کاتە ئاسانترە واتە زیاتر ئەبێت و بە ویستی خۆمان ئاوی تێەکەین ئەگەر زۆر خەست بوو کەمێکی کە ڕوونیەکەینەوە ئەگەر ترنگ بوو یاخود ڕوون بوو توانین کەمێک با بڵین هەنگوینی تێکین بۆی تامەکەی خۆش بێت و بمان بخورێتەوە. خۆشەویستان ئەمای کە باسمان کرد بە پوختی باز لە 3 تا 4 گیراوەی سروشتی بوو کە زۆر بەسوودن بۆ کەسانی کە بە ڕۆژوە بن بۆ ڕێگری لە تینێتی لە لاوازی و بەهێزی و کەموزەیی و کەسانی کە بەرزەفشاری خوێنیان هەیە ئەوانی کە چاوریەکانیان بەرزە نەخۆشی شەکرەیان هەیە یاخود کۆڵۆنیان هەیە غازاتیان هەیە هەرێکی لەم گیراوانی کە باسمان کرد سوودی یەکجار زۆریان هەیە دەتوانن تاقیکەنەوە لە ماڵەکانتانە هەم بۆەوەی کە ببنە خاوەن تەندروستێکی باش هەم بۆەوەی کە هەست بەوە نەکەن لە ڕۆژانی ڕۆژوگرتنە هەست بە بێتاقەتی و لاوازی و دابەزینی فشاری خوێن یاخود دابەزینی شەکرە بەوانە نەکەن و تەندروستێکی باش و ڕۆژەکەتان بگرن خوای گەورە تاعەت و عیبادەت و ڕۆژی هەموو لایەکمان قبول کات خواتان لەگەڵ. بڕگەی ڕۆژووی تەندروست بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت. زان بڕگەیەکی کورتمان ماوە ئەویش دیارە لە ئێستادا مانگی پیرۆزی ڕەمەزان بابزانین حاڵی وەرچوانان چۆنە و بەتایبەتی ئەوانەشی کە سەرقاڵی لەش جوانین چونکە لە مانگە پیرۆزەدا دەبێت حتمما بەرنامە و کڵێشۆ جدوەلێکی تایبەتیان هەبێت لەلایەکەوە چۆن تەقوێتی بەدەنی خۆیان دەدەن لایەکی دیکەوە چۆن وەرزشەکان دەگونجێنن لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا چونکە بە ڕۆژون دەبێت بە شەو یاریەکانیان بکەن بە شەویش ئایا ئەو خۆراکەی دەیخۆن هەم بەشی با بڵێن ئەو برسێتەیە کە لە ڕۆژە چەشتویانە دەکا و هەم ئەوەش کە چۆن لەو یاریە کە شەوان ئەنجامی دەدەن و زەکە سەرف دەکا بۆیە بڕگەیەکی تایبەتمان هەیە تایبەت بەوانەی کە لە شەوانی مانگی پیرۆزدا سەرقاڵی لەش جوانی و یاری ئاسنن.
بەڕێزانە ئێستا ڕەمەزانانیش هۆڵەکانی وەرزشی قەرەباڵغی پێوە دیارە و خەڵکی لە وەرزشکردن و ئەنجامدانی چالاکی وەرزشی بەردەوامن. زۆرێک لە خەڵک لە ڕەمەزانە پێیان باشە کە وەرزش بکەن بۆ ئەوەی کە کێشیان دابەزێ یارمەتی دەریان بێ بۆ ئەوەی کێش دابەزێنن. پرسیار زۆرەکەن کە ئایا دەتوانین لە ڕێگەی ڕەمەزانەوە یاخود ڕەمەزان یارمەتی دەرمانە بێت بۆ ئەوەی کێش دابەزێنین. لە دوای بەربانگەوە بە ماوەی سعاتێ بۆ ساعتی نیوێ ئەگەر چالاکی وەرزشی ئەنجام بدەن بە دڵنیاییەوە یارمەتی دەریان دەبێت بۆ ئەوەی کێشیان دابەزێنن. هەندێک کەسی ژەیە کە خۆیان یاریزان و پێشتر عەزەڵەیەکی باشیان دروست کردووە یاخود لە شولارێکی جوانیان پێکەوە ناوە، ترسیان لەوە هەیە کە عەزەڵەکانیان بچووک بێتەوە یاخود کێشیان دابەزێ کە ئەگەر دیسانەوە خواردنیان تەندروست بێەوە ڕێژەی پرۆتینیان لە خۆراکەکانیانە باش بێ ئەوە دەتوانن پارێزگاری لەو لە شولارە ڕێکە بکەن کە پێشتر بنیادیان ناوە و هیچ مەترسیەک نییە بۆ ئەوەی کە کێشیان دابەزێت. من وەک ڕایەنەری هونەربەرگریەکانم هۆڵە وانە دەڵێمەوە الحەمدوللا یعنی ئەو کەسانەی کە ئێستا ڕوومان تێگەن لەم مانگە پیرۆزەیە زیاتر ئەو کەسانن کە وەزنیان لەسەرەوەیە هەلێکی زۆر باشە هەلێکی زۆر زێڕینە بۆ کەسانە کە وەزنیان لەسەرەوەیە بۆ ئەوەی کە بتوانن بە ئاسانی با بڵێن کێشی خۆیان دابەزێنن و ئیسفادەیەکی زۆری لێەکەن و هونەرەکەی ئێمەش کە ئەو دەرزانش کە ئێمەش لە هۆڵ ئەیڵێنەوە کیکبۆکسە لەگەڵ وانەی با بڵێن هونەری بەرگی تاکەسی سەڵ دیفێنس یاخود کۆماندۆ و بەدڵنیایەوە هەلێکی زۆر باشە بۆ کەسانی کە نەخۆشی شەکرە و زەختیانەیە چونکە ئەو بە ڕۆژە با بڵێنوانەی کە نەخۆشی شەکریانەیە بە ڕۆژە خۆیان ئەگرنەوە دەو خواردانەی کە زەرری بۆ تەندروستی خۆیە بەڵام لە شەو ئەتوان ئەو خواردنشکەی خوا ئەو ڕێژەی شەکرە کەم کاتەوە لە لەشە بۆ مەشقۆ بۆ تەمرینانەی کە ئیکات چی با بڵێن تەمرینی ئاسن بێ یاخود ئەو هونەرە قیتالیەکان بێ ئایا وەرزشەکانی کەش بێ بەڵام گرنگیەکەی لەوەیە کەسەکە بتوانێت بجوڵێت چۆن لە پێش ڕەمەزان ئەجوڵێ بە شەویشە بە شەوانی ڕەمەزانیشە بتوانێت ئەو مەشق بکات. بەڵە بەڕێزان ئەوەی کە ماوە ئەوەیە کە دوو پرسیارمان کردبوو ئەمانەی وەڵامی پرسیارەکان بۆ ئێوە ئاشکرا بکەین ئەوانەی کە وەڵامی ڕاستیان نەمابوو ئاشکرایان کردبوو نزیکیشت کردبوو من دڵم ئەوە بۆ خەڵکە وەڵام ڕاستەکانمان کردوێتە ئێرە و دوای کاک جەلال تیر و پشکەکات چەند سوورەت لە قورئانی پیرۆز بە وشەی ئەلحەمد دەست پێکات خۆشەویستان 5 سوورەت لە سەرەتای چەند سوورەتی قورئانی پیرۆز خوای گەورە سوێند ئەخوا بێگومان 15 سوورەت ئەوەی کە ئەو دووەڵامە یابێتەوە ناوی چۆتە ئێرە پشکەوە بایەوەندەش وەڵامی ڕاستە بوو کە تیر و پشکیان بۆ بکەین کاکدانا جوان تێکەڵی هەڵوە جەلالجان من دەرەوە شدەمەوە چەند ڕۆژێکە پەیوەندی دەکا ئەمە خۆشبەختانە ئەم شەو وەڵامی ڕاستی بەدەستێناوە ناویشی دەرچوو کەویش خاتوو فەهیمە کەرەم لە کەرکووک خاتوو فەهیمە کەرەم لە کەرکووک خاتوو فەهیمە پیرۆز دەبێت بۆ هیوایی کە لە کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان جەنابەت یەکێکی بی لەوانەی کە
ناوەجارێکی تر لە تیر و پشکا دەرەچێت بۆیە ئەو ژمارە تەلەفۆنی ئێستا لە دوای ناوەکەی خۆت لەسەر شاشە نووسرێت تەلەفۆنی بۆ بکە سبێنێ 1950 155 28 85 سبێنێ تەلەفۆنکە بۆ ئەم ژمارەیە بڵێ کام شۆ ناوی من دەرچووە بۆیە ئەم ژمارەیە تەنها ئەوانە پەیوەندیان پەیوەندی پێوە بکەن کە ناویان لە تیر و پشکەکانە دەردەچێت. بەڵە بەڕێزان بەم شێوازە بڕگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامی میهری ڕەمەزانیش کۆتایی هات جێی خۆیەتی لێرەوە سوپاسی هەریەک لە بەڕێزان کاکە زەکەریا و بڕیار و عەبدولخاڵق و دابان لە ژووری کۆنتڕۆڵی پەخش هەروەها هەردی یوسف وێنەگرانی ستۆدوێ هەروەها لە دیجیتال میدیا هاوکار لە پرسگەش کاکە سەرتی بکەین کە ئەوان لە پشتی ئێمەوە ئامادەکاریەکەن و ئێمەش لەگەڵ ئەو خۆشەویستانە بەرنامەکە پێشکەشیەوەکەین تا شەوێکی دیکە و سبەی شەو سعات 11 هەموو لایەک بەخوای گەورە سپێرین لە دوعاکانتان بێ بەشمان مەکەن. سپاس کاکدانا ماڵتانەوە خواتان لەگەڵ. سپاس دەکەم.